خۆی گەورە و مهرەبان سڵاوی خۆتان لێبێ بینەرانی عزیز و خۆشەویستی پەیامی ڕۆژ خۆشحاڵین کە لەگەڵ هاوکارانم هاتووینەوە وڵاتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی نوێ هیوادارین بینەری سەرجەم ڕووگە و بابەتەکانی ئەم بن. بەڵێ بەناوی خۆی گەورە و میهرەبان ئازیزان بەیانتان باش ساڵتان لێبێ ئاسوودە و کامەران و بەختەوە بن لەگەڵ وەرزی بەهار و هەروەها کشێکی باراناوی بۆ مێدیەوەی بەهارێکی پڕخێر و بەرەکەت و هەروەها وەرزی بەهار لە پاڵ سەوزایی جوانەکەیە بێتەوە کارێک بۆ ئارامبوونەوەی دڵەکان و مانگی دۆزی ڕەمەزانیش لەڕێیە هەموویان پێکەوە بتوانن کارێکن بۆی دڵمان ئارام بێتەوە ئەمڕۆژ لە پرۆگرامی پلان ڕۆژ کۆمەڵێکی بابەتی گرنگی پەیوەندیدار بە بابەتی ڕۆژ لەگەڵ ئێوەیە بەش دەکەین لە بەشیەکەمی بەرنامە پێشمانە باس لە کەسایەتیەک یا خۆی پیشە نییە ئەمە پێگەیەکە خۆی گەورە بە بەشێک لە مرۆڤەکانی بەخشیوەیش پلە و پێگە و پای دایکێتیە بابزانین ڕۆڵی دایک لە نێو خێزان کاریگەری دایک لە نێو کۆمەڵگا چه کاریگەریەکی هەیە لە نەبوون و فراغی دایکانە چی دروست دەبێت لە بوونی دایکێکی بەهێز و پشتیوانێکی باشە چی لە کۆمەڵگا و لە ناو خێزان وەروە لە کاتێکی بەرهەم بێت لە بەشی یەکەمی بەرنامەکەمانە باس لە ڕۆڵی دایک دەکەین یان خۆ پێگەی دایک دەکەین لە نێو خێزانەکان. بەڵێ لە تەوەری دومشدا باس لە وەرزی ناشتنی نەمام و گوڵ دەگەین و دەزانین لەگەڵ هاتن وەرزی بەهارە وەرزێک هەیە وەرزی ناشتنی گوڵ کە تێدا ئەو نەمام و گوڵانە داچێنن کە گەشە دەکات و چۆن بتوانین لەم وەرزە ئاسود لەم وەرزە ببین تاوکو گوڵ و نەمامەکان گەشە بکەن و باشترین شێوازیە بۆ گەشەکردنی گوڵ و نەمامەکان و چۆن بتوانین گرنگێکی باشی پێ بدەین و ئەو شتانە چونکە زیان بە گوڵ و نەمام دەگەێنێ لە وەرزەیە زۆر گفتوگوی تر لەبارەی ئەمەوە دەکەین و میوانێکی تایبەتمان لەگەڵدا ئامادا دەبێت کە دواتر بەیەکەوە قسەی لەگەڵدا دەکەین. ئێستاش دەچینە لای پێشبینیەکانی پێش و هەوا و دواتر لە تەوەری یەکەمدا لەگەڵتان بەردەوام دەبین. بەڕسڵاتان لێ بەخۆشەویستان دایک ئەو مرۆڤە مەزنەیە کە خۆی گەورە بەهشتی لەژێر پێکانیان دایناوە و مێژوو شایەتی ئەوەیە کە دایکان پەروەردەکاری چەندین زانا و چەندین کەسانی داهێنەر و بەناوبانگ بوون و توانیمیانە چین و ڕۆڵەیەکی کاریگەر و بەتوانە بەرهەم بهێنن. بۆیە ڕۆڵی دایک لە خێزاندا زۆر گرنگە و پێویست دەکات دایکان ڕۆڵێکی تایبەتیان هەبێ. ئەمڕۆ دەمانەوێت بپرسین ئەو ڕۆڵەچێک کە دایک پێویستە لە خێزاندا هەی بێت و بەرپرسیارەتەکانی و ئەگەر بێت و دایک ڕۆڵی خۆی هەڵنەسە یاخۆت لە خێزانێکدا دایک نەتوانێت وەکو پێویست بێ ئەوە چ کاریگەریەکی لەسەر خێزان دروست دەکات لەسەر ئەو نەوەیە دروست دەکات کە لەم خێزانەدا بەرهەم دێ. ئەمڕۆ گفتوگۆی زیاتر لەم بارەوە دەکەین لەگەڵ خاتوشنۆ عەبدوڵڵا چالاکوانی باری ئافرەتان. خاتوشنۆ زۆر خۆشحاڵین بە ئامادەبوونە.
بەڕێزن تەندروستیەوە چۆن زۆر سپاس مەبەستمان لە ڕۆڵی دایک چییە؟ بەڵێ بەناوی خۆی گەورەی مێرەبان سپاسان دەکەم سپاس بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان بۆ ئێوەش ئێمە گەر قسە لەسەر دایک بکەین ئەتوانین بڵێن دایک پێگەیەکی زۆر گرنگی هەیە پێگەیەکی زۆر هەستیاری هەیە ئێمە هەموو ساڵێک لە هەموو جیهانە یادی دایک ئەکرێتەوە ڕۆژێک با بڵین تەرخان کراوە بۆ دایکە لە 21 مانگدایە 21 سێ ئەو ڕۆژە کراوە بە ڕۆژی دایک ئەمە مەرج نییە لە هەموو جیهاندا کرابێ پێشتر لە دومین یەکشەمەی مانگی پێنجا کراوە لە ئەوروپا بەو شێوازە هاتووە بەڵام لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە وڵاتە عەرەبیەکان وەک ئەوترێ 21 سێ بەبوورە کراوە بە ڕۆژی دایک ئەمیش لەبەرەوەی ڕژێمی پێشوو بۆ ئەوەی کە نەورۆز کپ بکرێتەوە و ینی نەیهێڵڕێ بۆیە ئەم ڕۆژەی ینی ڕۆژی دایکی لەو ڕۆژەیە بڵین دیاریکردانێکی هەستی دایکانەی بەکارێنەوە بۆ کەمکردنەوەی بۆنە کوردیەکان بەڵێ وای کردووە کە بۆنە کوردیەکە نەمێنێ بەڵام ئەو پلانە هەرسەری نەگر دواتر ئێمە هەر 22 سێمان بڵێ خۆی وایە بەڵامی تر بۆتە ئەوەی کە ئێمە لە 22 مانگە با بڵێن یادی ئەو ڕۆژە بکەینەوە کە ڕۆژێکی مەزن و پیرۆزە ئێمە ناکرێ ئینکاری لێ بکەین دایک پێگەیەکی گرنگی هەیە ئەم ڕۆژە ڕۆژێکە ئەتوانم بڵێم ڕۆڵ و کاریگەری هەیە دایک ئەتوانێ ببێتە قەڵایەک دایک ئەتوانێت ببێتە ئەوەی کە خۆی بسەلمێنێ بەوەی کە هەیە لە کۆمەڵگە ینی پێگەیەکی زۆر زۆر بەهێزە لەناو کۆمەلگایە کە بتوانێت بە چه ئاراستەیەکە بڵێن چۆن خۆی دەربخات چۆن کاریگەری هەبێ چۆن بتوانێت دایکێکی میهرەبان بێ بۆ مناڵەکانی بۆ دەوروبەرەکەی چکە تەنها دایک ئەوە نییە کە تۆ هەر چۆن ئەڵی مناڵ بەخێو بکەی من بە شتێک دەست پێکەم بە قسەیەکی ناپلیۆن بۆناپارت باس لەوە ئەکا کە ئافرەت ینی هەر وڵاتێک هەر میلەتێک بێوێ شارستانیەتی و پێشکەوتنی هەبێ سەیری ڕۆشنبیری و با بڵین ئافرەتەکانیان بکەن یعنی ئەمە زۆر زۆر گرنگە بۆ لەبەرۆی ئافرەت ئەتوانێت قەڵایەک دروست بکە ئافرەت دەتوانێت وڵاتێک ئاوەدان بکاتەوە هەم ئافرەتیشە ئەتوانێت وڵاتێک وێران بکە خێزانێک ینی خامۆش بکە خێزانێک وا لێ بکە کە پەرتەوازەی بکە حتا پێغەمبەری خوا سەلامی خوای لەسەر بێ ئەویش قسێکی جوانی هەیە کە ئەفەرمێ ئەگەرەتانێت داهاتوی مناڵەکانتان باش بێ و پەروەردەیەکی باشی هەبێ دایکێکی باشی بۆ بنیاد بنێن بەڕاستی ئەمە گرنگە ئەم شتانە یعنی تۆ قسەکردن لەسەر مەسەلەی دایک بابەتێکە ئەتوانم بڵێم یەکێک لەو بابەتانەی کە زۆر زۆر گرنگە ئێمە چۆن ئەڵێ گرنگی پێ بدەین ئەڵێت هەموو ئافرەتێک ئەگەر خواویستی لەسەر بێ ئەتوانێت مناڵی ببێ بەس هەموو ئافرەتێک ناتوانێت بێ بە دایک ئەمانە بەڕاستی هەموو کاریگەری هەیە بۆیە دایک پێگەیەکی گرنگی هەیە ئێمە پێویستە ئەو پێگەیە بپارێزین کەواتە مامۆستاشنەوە گەر پرسیارێک بۆی باشتر تێبگەین لە ڕۆڵی دایک خێزانێکمان هەیە دایکێک لەوێ ناژی وەفاتی کردو یان جیابوونەتەوە خێزانێکی شەیە دایکێکی تێدایە ئاتیادی و نۆرماڵە بەڕاستی ئەم دوو خێزانە هاوشان و هاوتێری بیەک لەناو کۆمەلگا ڕۆڵ و پەروەردەی مناڵەکانیان ئەڕۆن یان ئەگەر شتێکی تایبەت با باستاندەر باسکەین دایکێک ئەگەر هەبێ و ئەگەر نەبێت چی ڕوەدا دایک ئەگەر نەبێت وەک ئەوترێ هەر کەسێک دایکی هەبێت هەر گەنجە بەڵام ئەگەر دایکت لەدەستدا پیرەبی واتان نەبوونی دایک پیرت ئەکا تۆ چەندێک تەمەنت هەبێ 40 ساڵبی 50 ساڵبی چەند ساڵبی دایکت نەبێ هەست بە فەراغێکی دەرونی ناخۆش ئەەکەی کاتە توێن بڵێن هیچ جێگرەوەیەک نییە هیچ جێگرەوەیەکی نییە بۆ نمونە زۆر جارەچم بۆ ماڵی باوکم ئەگەر دایکم لەوێ نەبێ یەکسە تەلەفۆنی بۆکەمەڵە بۆ ماڵە کۆچۆڵ کردووە ینی هەست ئەکەی زۆر ناخۆشە ئەو ماڵە چەند تەمەنیش بچێتە سەر کە دایکی دەبین تۆ هەر خۆت بە مناڵەکەی جارێت حتا خوشک و براکانیشت لەوێن ئەڵێ ئێمە چین ئەڵێم نە دایک تایبەتە یعنی کە دایک لەو ماڵەیان نەبوو تۆ هەست ئەەکەی ینی لە ناختە ڕووخاوی واز ئەەکەی کە لە ڕووی دەرونیەوە ئیتر تەواو ینی شتێک نییە جێگرەوەی هەبێ چکە دایک هێندە قەڵایەکی بەهێزە هیچ کەسێک ناتوانێت جێی دایک بگرێتەوە حتا باوکیش ناتوانێت جێی دایک بگرێتەوە هەرچەند باوک پێگەی تایبەتی خۆی مەقسەمان لەسەر باوک نیە چکە باوکیش ڕۆژی تایبەتی خۆی هەیە بەڵام ئەوەی کە دایک ئەیکا زۆر جار ئیشی باوکیش ئەکات جێگەی باوکیش ئەکاتوانین بڵێ نەگەر ماڵێک دایکەکە لە دەست بدا
چۆنەڵی لە ناو کەوانەیە کە دەستەواژەی هەتیوبوونمان هەیە غەمباربوونمان هەیە زۆر جاڵێن مناڵ بە باوک هەتیوە بەیا بە دایک ڕاستە هەمووی لە جێگەی خۆی بە جێگەی خۆی بەس بە حاڵەتی حاڵەتە تایبەتەکەین بەڕاستی مناڵ بە مردنی دایکی هەتیوەکەوێت بەڵێ هەتیوەکەوێت ئەمە قیاسێکی ئەوەیە کە ئەڵێ مناڵ بە باوک هەتیوەکەوێ خۆی ئەمە فعلەن ڕاستە بەڵام بڕوا بکە بەڵێ لەواقع بەدایک بۆچی تۆ ئەگەر باوکت لە دەستدا بێ هەر کەسێک باوکی لە دەستدا بێت دایکی ما بێت دایک جێگەی باوکی بۆ ئەگرێتەوە بەڵام ئەگەر دایکت لە دەستدا بێ باوکت ما بێ هیچ کاتێ باوک جێگەی دایکە لە بەرۆژنێکی تر ئەهێنێ بەڵێ ماڵەکەت هەر لێ تێکەیە یعنی ناتوانانی بچیتە ئەبێ وەکو جاران ناتوانانی ئەو سەردانیە بکەیت لەبەرەوەی شێوازێکی تر لە ژیان دروست ئەبێ ناخۆشە یعنی تۆ کاتێکە دایکت نییە من ببورن یعنی قسەیەکەم ڕەنگە زۆر لە بینەران دایکیان نەبێ هیچ کەس دایکی نەماوە خوالی خۆش بێ بەڵام ئێمە قسە لەسەر نەمانی دایک ئەکەن کە دایک ئەگەر لە ماڵان نەبێت چ فەراغێکی گەورە دروست ئەکا بن نمونەیەکی واقعی خۆمت بۆ ئەگەرمەوە ئەگەر ئەوە هەبێ چەند ساڵێک لەمە پێش خوای گەورە لێی خۆش بێ باوکم وفاتی کرد دوای باوکم دایکم تووشی شەکرە بوو تا 2-3 ساڵ هەر دایکم زۆر ناڕەحەت بوو هەرچەند دڵنەوەیمان ئێوە هیچ سوودێکی نەبوو دوای پێمان و دایکیان خۆ ئینسان هەر ئەمرێ لە ژیان خۆ ئەگەر خوا نەخواستە تۆ بیتایە لە جێی باوکم ئێستا باوکم ینی خێزانێکی تری پێگەهێنایەوە فعلا هەروە بوو ینی ژیانیش لە ئێمە بۆ جۆر ئەشێوە ینی بەڕاستی ئەمە وایە ئەین تۆ بتەوێ و نەتەوێ دایک هێندە گەورە و میهرەبانە هیچ کەسێک جێگەی ناگرێتەوە بڵێ وڵات تۆ ئەمە دایکە ئەمە ینی تۆ باس لەوەکی کە ماڵێک ئەگەر دایکی تیا بێ ماڵێک ئەگەر دایکی تیا نەبێ ئەمە هەردووکی وەکو یەکە نەخێر وەکو یەک نییە زۆربەی زۆری زانکان قسە لەسەر مەسەلەی دایک ئەکەن کە ئەگەر دایکمان نەبێ ئێمە پیرین هەمومان پیر بووین لەوەی کە دایک لە ماڵەکەیان نەبێت چونکە لە هەر تەمەن و ساتێکە هەبێ کە تۆ لە دەرگای ماڵەکە دیا دایکتی لێ بوو وا بزانە هەموو دنیا هی تۆیە بەڵام ئەگەر دایکتی لێ نەبوو کەواتە چەندین دایکشمان هەیە نمونە بوون کاتێک بۆ نمونە بە گەنجی ئەگەر هاوسەرەکانیان مرد بێت دانیشتون مناڵەکانیان بەخێو کردووە ببێ ئەوەی هاوسەرگیری بکەنەوە تەنها لە بەرەوەی مناڵەکانیان بە شێوەیەکی باش پەروەر دەبێت فعلەن وایە ئافرەتی لەو جۆرەمان زۆرە کە هاوسەری بڵێ نەماوە وفاتی کردووە بە دیار مناڵۆ دانیشتۆ گەنجیش بووە یعنی ئامادەی ئەوەی تیانە بۆ کە هاوسەرگیری بکاتەوە کە مافێکی شەرعی خۆشی بوو بەڵام بۆچی ئەمەی کردووە لە پێناوی پێگەاندنی مناڵەکانی چونکە زانیوێتی کە ئەم مناڵانەی دواتر ئەچنە کۆمەلگا دواتر پێشکەشی کۆمەلگەی ئەکا لەبەڕێ ئێوێ بە شێوازێکی زۆر باش پەروەردەی بکە دایک من یەک شت باز ئەەکەم لەسەرەوە لەم ماوە کتێکم خوێندەوە لەسەر دایک چیرۆکێکی تیا بوو چیرۆکێکی ئیتر واقعی بەیانە سەرنجی منی زۆر ڕاکێشە ئەڵێت ئافرەتێک هەبوو کچێک هەبوو تاقانە بوو وەکو من بۆ نمونە بەس خۆی و دایکی بوو تەمەەن درێژ بەس خۆی و دایکی بوو ئیتر زەمان هاتوو ئەوە کچەکە یا بەشوو یای بە کوڕێکی باش ئەم کوڕە زۆر باش بوو لەگەڵی بەڵام دایک و خوشکەکانی زۆر خراپ بوون لەبەری کوڕەکەش تاقانە بوو کاریگەری هەبوو لە سەریان زۆر خراپ بوو زۆر قسەیان بەم ئافرەتە ئەوە زۆر ینی کێشیان بۆ دروست کرد هەمیشە هاتە لای دایکی سکاڵایە کرد دایە زۆر خراپن لەگەڵم ماڵی خستم بۆ نمونە دشەکانم خراپن لەگەڵم ڕێگە چارەیەک دایکی هەر ئەو کچی شیرینم تۆ عاقڵی تۆ کچیکێت پێ ئەوترێ ئەبێ تەحمل بکەی ئەبێ تۆ باشبی ئەبێ هیچ نەڵی کاردانەی خراپت نەبێ ژیانی خۆت تێگمەیە مادام هاوسەرت باشە بەمڕۆری زەمن وردە ئەوانیش باش ئەبن بەس تۆ هیچ تێک مەکە هەموو جارە دایکی ئامۆژگاری ئەکرد ئیتر ڕۆژگار هات و ڕۆی دایکی نەخۆش کەوت پێی وت کچم هەموو جارەکە ئەم سکاڵای لای دایکی ئەکرد ئەوەندە ژیانی ناخۆش بوو لەوەی بووکەیتر دایکی وەفات بکە وتی کچم ئەگەر منیش وەفاتم کرد ئەم ماڵە هی تۆیە هەرچەند بۆت کرا وەرە ئەم ماڵە لەخوا بپارێرەوە تەنها بۆ خوا لەبەرەوە خوا لە من بەڕەحمترە بۆ تۆ بپارێرەوە کە خوا یارمەتیت بە ئەو کێشێت بۆ حەلکە دایکی مرد و وەفاتی کرد خراپتر بوون هاوسەریشی خراپ بوو لەبەرەوەی دوایتر مێردەکەشی خراپ بوو لەگەڵی بۆ لەبەرەوەی کاریگەری خوشکەکان و دایکی وای لێ کرد هاتە سەروی کە بوختانی بۆ بکەن تۆ دایکی مردو و ماڵەکە کەسی لێ نییە و خوازانێ لەو ماڵە چیەکە یعنی ئەو حاڵەتیان بۆ دروست کرد ئەڵێ ڕۆژێک هاوسەری دوای کەوتی بزانم وایە ینی بۆچی ئەچێتە ماڵی دایکی خۆ کەسی لێ نییە ئەڵێ کاتێک ئەچێ گوێی لێ دوعاکە دوعایەکی زۆر بە کوڵ ئەکا
کە خوا هاوکاری بکە ئەو کێشەی بۆ چارەسەر بکە ئەڵێ هاوسەری زۆر ینی بێتاقەت و دەستی کرد بە گریان دواتر هاو باوەشی پیا کرد کە گردنی ئازاد بکە من چەند ساڵە لەم ژیانە ناڕەحەتەیە لەبەرەوە لەم چورەکە دووشتمان بۆ دەرئەکەوێ یەک لەوە کە ئینسان پشت و پەنا بەخوای گەورە ببەستێ هەموو کارێکی بۆ ئاسان ئەکات بەڵام بە دڵ و بەڕاستەقینە دووهەم ئەوەیە کە دایکێکی میهرەبان یعنی ئەوە گەر دایکێکی خراپ وایە پێی ئەو قبوڵی نەکەی چۆن دشەکانە دوات پێڵن چۆن خست و دوات پێڵێ لیان قبول نەکەی لیان هەڵگەڕێرەوە نە ئەمە ئەم دایکە نەبوو دایکێک بوو وای نەسیحەتی کرد کە بتوانێت ژیانی خۆی ینی مسۆگەر بکات و جێگیری بکە بەداخەوە ئێمە زۆر دایکمان هەیە لە دڵسۆزی کچەکەی یا کوڕەکەی کاتێک ژیانی هاوسەری پێگەهێنێ ئەوەندە دڵسۆزە ژیانی لە تێگەیە یعنی ئەو نەتەدەخل لە ژیانی ئەکا دایک پێویستە پێگەیەک بێ پایەکی بەهێز بێ کێشەکان ئەگەر کێشەشی هەبێ کچ و کوڕەکانی بەوەندە بە جوانی وەک ئەم نمونەیە بۆیان چارەسەر بکە نەک ئەوەی کە وای لێ بکە ژیانی لە تێک بدا زۆر بەداخۆ ئێمە زۆربەی زۆری کێشەکان کە زۆر جارافرەتان دێنە لامان بەڕاستی ئەوەیە کەڵێت دایکم تەداخولەکە یا خوشکەکانم تەداخولەکەن ئەمە زۆر ینی کاریگەری هەیە لەسەر خێزان مامەساشنەوە زۆر جار دەبینین دایکان ئەبنە قوربانی قوربانیەکەش چیە دایکێکە لەبەرەوەی لە پەروەردەکردنی مناڵەکانی هاوسەرەکەی بەشدار نییە یاخود لە کاتی جیابوونەوەی دایکەکە هەر کۆڵەکە و پشتیوانێکە بۆ مناڵەکانی بە قوربانی ئەوەی کە مناڵەکانی با بڵێن پەروەردەیەکی جوانیانە بێت تووشی گرفتە من هەموو عمری خۆی کاتە قوربانی بەڵام ڕەنگە بەرامبەرەکانی وان نەبن یا خۆت ینی بە زۆر ڕاشکاو بن پیاوان زۆر وان نەبن ئەم قوربانی لەکوێوە سەرچاواگرێ ئەنێ بۆچی دایکێک ئامادەیە بە 28 ساڵی بە 25 ساڵی لەبەرەوەی هاوسەرەکەی لە دەست دەدا بەهۆی مردنەوە بێ یان جیابوونەوە بێ ئامادەیە هەموو عمری دەکاتە قوربانی مناڵێک لە کۆتاییشا دەبین زۆر جار مناڵەکان قەدری دایکەکان نازانن ئەی واجبی ئێمە مناڵان چیە بەرامبەر دایکان بەڵێ خۆی کاتێکە مناڵ پەروەردە ئەبێ لە ناو خێزانە ئەبێ دایک و باوک هەردووکی ئەو ڕۆڵە ببینێ بە تایبەتتر دایک ئێمە کە ئاڵێن دایک زیاتر لەگەڵ مناڵایە زیاتر بە خێوکەری مناڵە بەڵام لە پەروەردەکردنە بەڕاستی ئەبێ باوکیش ڕۆڵی هەبێ یعنی تەنها ئافرەت بە تەنها پێی ناکرێ ئەگەر باوک ڕۆڵێکی باشی هەبێ لەگەڵ دایکەکەیە ئەو کاتە مناڵێکی باش و مناڵێکی ئەکتیڤی ئەنی ئەبێت و پێشکەشی کۆمەڵگەی ئەەکەن ئەمە ناڵێم ئەوەی کە ئەگەر زۆر جار باوک لە مەشغوڵی خۆی لە ئیشوکاری دەرەوەی لە ئەوەی سەری ناپەرژێتە سەر ئەوەی کە مناڵەکانی بەو جۆرە بن ئەمە هەڵەیە یعنی تۆ ئەبێ وەکو باوک کە تۆ مناڵت دروست کرد کە تۆ مناڵت هێنا دنیاوە ئەبێ ینی ژیانی خۆتی بیتێ بە پرسیارەتی هەڵبگری بەشێک لە ژیانی خۆتی پێشکەش بکەی وەکو ئەو تعامل بکەی یعنی مناڵ چۆن تعاملەکان لەگەڵی بە مناڵ من زۆر جار لە ماڵ و مناڵەکانم کە دوانیان بچووکن بێتاقە دەمەم ئەوەندە هیلاکەم ئێمەوە ئەوە تخوادایە دەوامە کە تۆزە پێ بکەنە یعنی ئەمە ئەم پێکەنینی ڕەنگە بۆ منەوە نەبێ بەڵام زۆر گرنگی تایبەتمەندی خۆی هەیە لەبەرەوە شتێک کە مناڵ لێت داوا ئەکا پێویستە دایک و باوک هەردووکیان ئەو ڕۆڵە ببینن بەڵام زۆر جار ئێماڵین لەم کۆمەڵگەی ئێمەیە ئافرەت زیاتر ئەبێتە قوربانی ئافرەت زیاتر زۆر جار وای لێ ئافرەت ماندووە بێ یعنی کازانێ هاوسەرەکەی هاوکاری ناکە هاوسەرەکەی لە پەروەردەکردن و لەوەیە ینی لەگەڵی نییە ماندوو ئەبێ دێت چی ئەکە زیاتر ئەم لەگەڵ مناڵەکان ینی باگراوندی ئەوەی کە کەسێک هەیە لەگەڵ یا هاوکار نییە بۆ نمونە ڕەنگە کاریگەری هەبێت لەسەر مناڵەکانی بە شێوەیەکی خراپ بە شێوەیەکی نێگەتیڤ بۆ نمونە کاردانەوەی خراپی هەبێ بۆ لەبەروی باگراوندێکی خراپی هەیە ئەم ئافرەتە بەرامبەری ئەکرێ کە مێردەکەی ئەمەی لەگەڵ ناکە زۆر جار پێ هەر خۆی لە ئەم قەس نایکە یعنی ئەوە نەبڵێ مەجای نەبێ ئەڵێ ئیشی خۆتان لێمە شتانەمان بینیوە ئیشی خۆیەتی ئافرەت مناڵ بێ بە خێوکار بە فعلی وایە ئەڵێ بێ ئەوە هی خۆیەتی ئەوە کێشەی خۆیەتیەوە مناڵ بە خێوکردن هی ئافرەتە ئەبێ ئەو بیکە بەس ئەمە لە کاتێکە وانە لە کاتێکە هەردووکیان پێویستە بە شێوازێکی ئەکتیڤ مناڵەکانیان پەروەردە بکەن مناڵەکانیان وان لێ بکەن کە فێری ئادابی جوانی بکەن یعنی فێری ئەوی بکەن کە چۆن دوا ڕۆژێکی باشی بۆ دابین بکەن ئەمە بەڕاستی بۆ هەردوو لامان گرنگە بەڵام ئافرەتانی ئێمە هەمیشە قوربانین زۆرینەی زۆریان هەمیشە قوربانین مێردەکانیان لە دەست ئەدەن دائنیشن بە دیار مناڵەکانیانەوە گەوریان ئەکەن بۆ نمونە
دواتر ژیانی هاوسەریان بۆ پێک ئەهێنن یا جاری وایە مناڵەکە خراپە لەگەڵی بۆ نمونە لەگەڵ دایکی وانە چەند ساڵ دایکی بەبێ باوک بەخێوی کردووە و دواتر کە هاوسەرگیری ئەکا بۆ جۆرە نییە بینیمانە زۆر جاریش براوەتە خەڵوتگەی پیری دایکان و باوکان بۆ لەبەرەوەی یا خێزانی قبولی نەکردو یا خۆی ئەمەی قبول نەکرۆ لە بەرخاتری خێزانی بۆی کە ژیانێکی خۆشی هەبێ دایکی بۆتە کێشە بردویانەتە خەڵوتگەی پیری بەداخەوە ئەمە گەورەترین کێشەیە لە ناو کۆمەڵگەی ئێمە کە نەمانتوانیوە ڕۆڵەکانمان وە پەروەردە بکەین کە لە گەورە بوونە ئێمە بتوانین چۆن یعنی ئان پاداشمان بنەوە خی گەورە لە قورئانا فەرمێ وەلا تەقل لەهما ئوف یعنی تۆ نابێ بەرامبەر بە دایک و باوکت بڵێ ئۆف چ جای ئەوەی کە تۆ بخیتە خەڵوتگەیەکی پیری چ جای ئەوەی کە تۆ ڕێزی لێ نەگری لەبەر خاتری خێزانت تۆ حەقی خێزانت لەلایەک حەقی دایک و باوکت لەلایەک چونکە دایک قەت دروست نابێتەوە کە لە دەست دیا ئەوانی کە لە دەستیان داوە ئەزانن دایک چەند گەورەیە و چەند میهرەبانە بۆیە تا لە ژیانە ئینسان پێویستە دایک و باوکی قدری بگرێ بۆ ئەوەی کە زیاتر ئەو خۆشەویستی لە مابینیانە دروست ببێت ئێمە چنێک باسی پێگەی دایک بکەین ناتوانین ئەوە لەبیر بکەین کە ئاینی ئیسلام چنێک گرنگی بەمەداوە لە ڕوانگەی ئاینی ئیسلامەوە تا چنێک دایک یعنی گرنگا و بەرپرسیارەتی هەیە یعنی بۆ نمونە ئەگەر ئێمە هەموو تەمەنمان بین خزمەتی دایکمانکەین ناتوانین حەقی ئەو نۆمانگە بینەوە کە دایکمان عەزێتی پێوە کێشاوین و هەڵی گرتووە هەموو شتێک لە دینی ئیسلامە گرنگی و تایبەتمەندی خۆی پێدراوە هیچ شتێک نییە لە ژیانی ڕۆژانی ئینسانە گرنگی پێنەدرابێ دایکێکی کێکە لەوانەی کە زۆر گرنگی و تایبەتمەندی خۆی پێدراوە وەکو پێم وتی کە وەلا تەقل لەهما ئوف ئیتر ئەوە هیچ شتێک یعنی تەواو یعنی تۆ ناتوانانی ئەمەی بەرامبەر بکەیت لە زمانی پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ سەحابەیەک هات وتی ئەی پێغەمبەری خوا دایکم پیرە بەڵام من حەزەکەم جیهاد بکەم نەیهێش پێغەمبەری خوا وتی بڕۆ دایکت بەخێوکە دایکت گرنگترە لە جیهاد لەبەرەوە دایک هەندە گرنگە لە ئیسلامە تۆ ناتوانانی هیچ شتێکی بەرامبەر بکەیت جاروای خۆ تۆ کەسەکە بۆن منە ئەر ئیسلامە تیژدا بە هەروکە ئینسانیەت یعنی تۆ ئەمە دایکتە نۆمانگ هەڵی گرتووی بۆ نمونە عەزێتی لەگەڵ کێشاوی لە کاتی بوونا دوایی بەخێوی کردووی دوای پەروەردەی کردووی و جاگەورەی کردووی ژیانی هاوسەری بۆ پێکهێناوی تۆ چۆن هەموو ئەمانە یعنی فرامۆش ئەەکەی لە پێناوی ئەوەی کە بۆ خۆت بەو جۆرە بە ئاسوودە بێت ئایا ئەمە ئاسوودەیە لە ناخی هەرێکێکمانە کە بەرامبەر بە دایکمان بۆ جۆرە بینا بەرامبەر بە باوکمان نا ئەمە هەڵەیە بەڕاستی لەبەرەوە ئاینی پیرۆزی ئیسلام گرنگی تایبەتمەندی خۆی داوە حتا 3 جار بەرامبەر بە دایک 4م جار باوک دایک ئەنجا باوک دوایش مەڵێن مافمان خوراوە مافمان نەخراوە ئێمە لە ئاینی ئیسلامە هیچ کاتێک مافمان نەخراوە بەڵکو شانازیشی پێوە ینی دەبینین لە وڵاتە ئەوروپیەکاندا زیاتر دایک و خەڵوتگەی پیری هەیە بەداخەوە ئێستا کە بنەما جوانەکانی ئیسلام لەناو ئێمەدا نەماوە خەریکە ئەمەش لای ئێمە پەرە ئەسەنێ ڕاستە لە ئەوروپا وایە بەڵام لێرەش خەریکە بەڕاستی وردە چۆتە ئەوەی کە تۆی تر بەهۆی ژیانێکی خۆتەوە بەهۆی دەوامیکی زۆرتەوە بەهۆی ئەوەی کە ئیتر ناتوانانی یا مەجالت نییە هەموو بەڕێرانە تۆ ئەهێنیتەوە کە من ناتوانم بۆم نەخستم بەخێوکەم ناتوانم دایکم بەخێوکەم زۆر جاریوا هەیە واش نییە ها یەک شت هەیە زۆر ئافرەتمان هەیە زۆر مشتاقی ئەوەیە کە دایکی بەخێو بکە هیچ کەسێکی نییە تەنها ئەم کچەی نەبێ مەسەلەن 3 کچی هەیە 2 کچی هەیە ئەوێ بینێتە لای خۆی بەڵام سەرێکی مێردەکانیان ڕێگان پێنایە ئەوەش ینی یەکێکە لە کێشەکان لەبەرەوەی کە مێردەکان ینی ڕێگان پێنایەن ئەوێ ژیانیان تێک نەچێت ناتوانن ئەمە بکەن ینی زۆر جار ئەمەش کێشەیە یا زۆر جار هەر ئافرەتەکە با بڵین بووکەکە ناهێڵێ ئەنی خەسووی بێتە لای خزمەتی بکە یا خۆت لەگەڵی بێ بەڕاستی ئەمانە هەموو کێشە نەگەر ئێمە بیری لێ بکەینەوە خاتوشنەوە ئێمە باسی بە زمانێکی شیرینی کوردی باسی دایکەکەین بۆ ئەم دایکانە بۆ ئەم کۆمەلگایی ئەمە بەشێکی زۆری ئەم کۆمەلگایی ئەمە ئێستاکە ڕەنگە وڵاتی بەجێهێشت بێت لە وڵاتانی بێگانە بژی کللتوری ئەوان جیاوازە ئاین و فکر و قانون و یاساکانی ئەوێ جیاوازن زۆر جار دەبیستین لێرە میوانمان هەبووە کە باز لە پەروەردەکردنی مناڵان کراوە لە دەرەوەی بازنەی کوردستان لە ئەوروپا لە ئەمریکا لە وڵاتانی تریاوانی بۆ خوێندن چوونەتە دەرەوە و چەند ساڵێک لەوێ بنوودێنەوە دایکان لەوێ ئەرکێکیان تۆزێ قورسترە ینی چی سەرنجێکت هەیە چ تێبینیەکت هەیە بۆ ئەو دایکانەی لە ڕۆژی دایکانە چ پەیامە کتێبە و دایکانی لە دەرەوەن و مناڵەکانیان ڕەنگە گیر بخۆن بە پەروەردەی کوردانە پەروەردەیان بکەن بۆ قۆناغی لەوێن ڕەنگە کێشیان بۆ دروست بێ ئەگەر بە پەروەردەی ئەوروپیانە پەروەردەیان کەن ڕەنگە هەمان ئەو قورسایی دایک لە پەروەردەیەکی ئەوروپیانی ئەوەگەوەی ئێمە بۆ دایکمان زۆر جار لە ئەو پەروەردەی کە لە ئەوروپا هەیە مەسەلەن خێزانە کوردەکان بۆ نمونە کە لە دەڕی وڵاتن ئمە پەیوەندیمان هەیە لەگەڵیان ئەڵە کاتێک کە مناڵەکانمان نەگاتە سنی بلوغ یعنی کەیتر مەرحەلەی ئەوەی کە تازە پێگەیشت و
زۆر جاریانی کێشەمان بۆ دروست ئەبێ قورسە پەروەردەکردین لەبەرەوەی ئێمە پەروەردەی خێزانی خۆمانی ئەەکەین وەکو کولتوری کوردەواری وەکو لایەنی ئیسلامەتی بۆ نمونە پەروەردەیان ئەەکەین بەڵام لە دەرەوە تێکەڵی ناو کۆمەڵگەی ئەوروپیش ئەبێ مەسەلەن لە ڕێی قوتابخانەیە لە ڕێی چوزانم ئەو ژینگەی کەتیایە لە زمان و لە ئاین و لە هەشتێکا جیاوازە ئەمە ینی بۆتە هۆی ئەوەی کە هەندێک جار کێشەمان بۆ دروستکە بەڵام زاڵین بەسەریە یعنی ئێمە ئەرکمان دووجار باشترین ڕێکارەکان چیە بۆ دایکان بتوانن لەوێ مناڵەکانیان بە پەروەردەیەکی زۆر باش و تەندروست من یەکشت ئەڵێم ئەو خێزانانەی کە ئێمە ئێستا پەیوەندیمان پیانەوە هەیە زۆری نیان دەوراتیان هەیە بۆ مناڵەکان لە مزگەوتەکانە بۆ نمونە ئەیان خەنە ئەوەی کە دەوراتیان بۆ بکرێتەوە ئاستی ئەم مناڵانە ینی وا لێ بکەن کە کولتوری کوردەواری فێریان بکەن و فێری ببورن ئادابی ئیسلامەتیان بکەن فێری ئەویان بکەن کە لە کوردستانە بۆ نمونە چ کولتورێک هەیە چ عاداتێک هەیە چ تەقالیدێک هەیە بۆ ئیکە وەکو خۆیان پەروەردەی بکەن ینی زۆربەی زۆر خێزانەکان ئەمانەیان کردووە بەڵام هەندێکیان هەر نە زمانیان ماوە نە کولتوریان ماوە نە یعنی هیچ ینی ئەوەیان نەماوە ینی سیر ئەەکە ئەمە لە کوردایەتی هەر ینی دەرچووە هیچ پەیوەندیکی بەوە نییە هەنێک داگەناسم دەڵێ مناڵەکان بەگوێم ناکەن ینی بەڕاستی و پرسیار وەلێ دەڵێ نازانم چی بکەم چۆن بکەم مناڵەکان هێر هیچ بتوانن بەگوێم بکەن بەگوێ لەوە زیاتریش هەر بەگوێکردن خۆی وایە ئەنی هەندێ مناڵ لەوێ حتا لێرەش هەیە بۆ زۆر مناڵمان هەیە لێرە کە چێتە ینیکەوێتە تەمەنێکی دیاریکرا و بە قسەی دایک و باوکیان ناکەن ئەمە تەمەنێکی زۆر زۆر هەستیارە کە پێویستە دایک و باوک ینی مامەڵەیەکی زۆر تەندروست لەگەڵ ئەم مناڵەیە بکەن بۆ نمونە تەمەنێک ینی لەو تەمەنە بۆ لە 15 ساڵ لە 10 ساڵ تاوەکو 18 ساڵ ئەو تەمەنێکی زۆر زۆر کاریگەرە بۆ مناڵ ئەگەر دایک بۆ ناڵێ وەرە کوڕم نانەکەت بخۆڵە برسیم نییە ئەنی بە شێوازێکی زۆر ینی ڕق جا بەدەداتەوە دایک بڵێ چی ئەیش بڵێ جابرسید نییە کەیفی خۆتە ئەوش بە هەمان بەم جۆرە وەڵامی باتەوە کاتە چی دروست ئەبێ دروست ئەبێ لە مابینی دایک و کچ دایک و کوڕ لەبەرەوە تۆک و دایک ژیانت بینیوە باشە تەجروبەت هەیە زیاتر ئەزانیت بووی بە دایک نابێ بە هەمان کاردانەوەی مناڵەکەت ئەم قسەیە بکەیت ڕەتفعلێکی خراپترت هەبێ لەبەرەوە بێت تۆ کاریگەریەکی باشترت هەبێ یا جوابی مەدە یا لەگەڵی بە شێوازێکی نەرم هەڵس و کەوت بکە ئەو جا ئەم مناڵە بیر ئەکاتەوە کە دایکی چی کردووە بۆی ئەگەر بیریش نکاتەوە بە مروری زەمن لەبەرەوە بێ دایک و باوک لەو تەمەنەیە زۆر بە هەستیارانە لەگەڵ مناڵە باشترین ڕێگە چارە لەو تەمەنەیە ئەوەیە مناقەشە و جەدەل لەگەڵ مناڵەکە نەکرێ بە دیوەکەی ترە بە شێوازێکی تر بیکەی نەک وەکو خۆی ئاراستەیەکی خراپی کراوە وەڵامی هەبوو کەسێک گوێ لێمە بگرێ ڕەنگە سوود لەم ڕێگایە بەڵێ تەجروبە کراوە کە زۆربەی زۆری ئەو خێزانانە کە جوابی مناڵیان داوەتەوە دواتر مناڵەکانی کاریگەری خراپتریان هەبووە بە قوربان و بە ساقی بە بۆ نمونە کوڕیشینم کچە جوانەکەم ئەوە مەکە ئەمە بکە وەرە لەگەڵمان پێکەوە بە یا بچینە دەرەوە یا ئەمە ینی حەزی بەچی هەیە ینی مناڵی تۆ بۆ نمونە هەرێکێکمان حەزی بەچی هەیە زۆر جار حەزەکە بچێتە دەرەوە تۆ تااقەتر نییە ئەڵە دایت خوا با بچین پیاسەیە بکەین یا بۆ نمونە بچین بۆ بازار فڵانشتم پێویستە تۆڵی چی گورە دەبڕۆ تااقەتر نییە زۆر دایگەمەی هەیە ئەوە زۆر غەڵەتە نابێ وا بڵێ باشە بە سەر چاو یان کاتێکی گونجاوتر زۆر جوانە کاتێکی گونجاوتر ینی کاتێکت بۆ دیاری ئەەکەم کە پێکەوە بچینە دەرەوە بەڵام دایک و باوکی ئێمە ئەمەیان نییە حەزیان بەم جۆرە نییە چکە ئەوە خۆی ئیشی هەیە لە دەرەوەی بۆ نمونە دەوامی هەیە شتی زۆرترە مێشکی ئەها پڕە سترێسی هەیە کەیەتەوە هیلاکە خواخوایەتی ئیسراحەتێ بکە زۆر گوێ بە مناڵەکانی نایە بۆیە ئیسلامیش کە باسلەوەکە کە ئافرەت زیاتر پەروەردەی مناڵ بکات ئەوەیە کە پەروەردەیەکی تەندروستیان بکە کە من دایکێکم بۆ چییە لە ناوماڵەکە یاروکو ڕۆبۆتێک بێ بۆ نمونە بەس چێژ لێنە و بیا بە مناڵەکانی و ئیتر تەواو یعنی هیچ شتێکی تریان لەگەڵا ناکات تۆ بێ خۆتمان دووکەی لەگەڵی ئەبێ قسەی خۆشی لەگەڵی من مناڵێکی بچووکم هەیە زۆر جار کە قسەم بۆ ئەکاهی قوتابخانێتەوە بۆ مەگێڕێتەوە لەم دەی گوێم لێتە ئەڵێ نە گوێم لێتە نییە وەرە دانیشە وەرە دانیشە کە دانیشتی سەیری چاوم کە جوان سیرم کە ئەوە مەکە بڵێ تێگەیشتم سی دەم چاوم کە بزاناڵم چی یعنی مناڵ ئەو هینە هەیە ینی تۆ ناکرێت بەدەم ئیشەوە بڕۆیت و ئەوەکە اینجا تێگەیشتم کە ڕاستە مناڵە بێ ئاها بێ بەدەم ئیشەوە بڕۆیت و بێیت و گوێ لە قسەی بگەی بڵێ گوێم لێیە دەی چی ئەڵێ بیڵێ نە ئەمە شکاندنی هەستی مناڵە یعنی تۆ نابێ ئەبێ دانیشی کاتی خۆتی بیتێ بڵێ کوڕەکەم کچەکەم چیت پێویستە بەسەرجایە بۆ منە خەمۆکی هەیە
لەو تەمەنە دیاری کراوە ئەچنە ژوورێکەوتن دایانە دەرەوە ئەین تۆ نابێ لێ نەپرسیتەوە کوڕم کچم بەساقا چ کێشەیەکت هەیە چی توێ دایکت بۆ چارەسەر بکە من لە خزمەتتان بەساقە و بم شتێک هەیە کە پەیوەندی بە منەوە هەبێ یا پێم بڵێ یا بتوانم بۆ چارەسەر بکەم یعنی ئەها بە قسەی خۆش نەک بڵێ ئەوە چییە دایم لەم ژوورە خزاوی نایتە دەرەوە بۆ نایتە دەرەوە ئەنی بەڕاستی ئەمانە مناڵوان لێ ئەکا ئیتر تەواو یعنی لە مناڵەتی خۆی ئەکا لە هەرزەکاری ئەکا یعنی وای لێ ئەکا ناتوانێ پشت بە دایکی ببەستێ دواترە شتێکێکی تر لە دەرەوەی خێزانەکە ئەکاتە ئەوەی کە هەموو شتەکانی لەلا باس بکە ئەمەش کێشەیە زۆر باشە شنۆخان ئەگەر بینەوە سەر ڕۆڵی ڕێکخراوەکان لە لاوازکردنی ئەرکی دایکایەتی بە تایبەتی لەم ماوەدا وەکو دەزانین ڕەنگە ڕێکخراوەکان هەمویان لایانی خراپیان نەبێ کاریان کردووە لەسەر هەنێ بابەت بەڵام تا ڕادێکیش کاریگەریان هەوە بووە لەسەر لاوازکردنی ڕۆڵی دایکایەتی لە نێوان خێزاندا واتە جەخت کرایە سەر ئازادی ئافراد و بەجێهێشتنی ماڵکارکردن بەبێ ئەوەی کە ئیتر حەقی دایکایەتی و حەقی ڕۆڵی دایکایەتی لە نێو خێزانە بهێڵنەوە بە شێوێکی جوان کە ئەمە بەرەو کاڵبوونەوە دەچێت لە ناو ئێمەدا ڕێکخراوەکان بەعام چ ژنان بێ چ کۆمەڵگەی مەدەنی بێ ئیشان لەسەر هۆشارکردنەوەی کۆمەڵگە هەیە ینی ئیشان لەسەر ئەمانە کردووە بە شێوازێکی گشتی بەڵام ماوەی چەند ساڵێکە وەکو پێشتوتریش باسم کردووە هەندێک ڕێکخراو هەن هەر تێکدانیان شیرازەی خێزان و نەمانی دین و نەمانی کولتور و نەمانی ئەخلاقە ببڕنکەوەڵە لەبەرەوە ئامانجیانە بەم شێوازە بێ یان تۆ بە ناوی ئازادیەوە وا لە ژن ئەکا هیچ ڕێز و حرمەتێک لە مابینیانە نەمێنێ بەس وەکو ئەوەی کە ژن و مێردێکن و تاو ئەو ئابووری سەر بەخۆی هەبێ ئەم هی خۆی هەبێ ئەم بۆ خۆی بژی ئەو بە ئازادی بژی ئەو چۆن ڕاتە دەرەوە لێ نەپرسێ ینی ژنەکە بڕاتە دەرەوە مێردەکە بۆی نێ بڵێ بۆ کوێچی ئەمە ڕاتە دەرە بۆی نێ بۆ کۆچی تا دوی شەو سێ شەو ناخەون بۆن منە ئەم مۆبایلەکە ئەو ئاگای لەو نییە یعنی بەڕاستی ئەمە بە ناوی ئازادیە تۆ بڵێ هەموو شتێک بە ناوی ئازادیەوە بڵێ بۆ من ئەمە بەرجەستەیە و باشە شتێکی خراپە زۆرینەی زۆری خێزانەکانمان بەم جۆریان لیاتۆ بەم دەردە ڕۆشتون بەداخەوە کە نەدەبووە ببێ ئەوایە کولتوری کوردواری هێندە ینی لە ناومانە ڕنگدانەوەی هەبواە کە سیر کەمە پێشتر دایکان و ننکمان چۆن ژیاون یعنی بوونەتە قوربانی بۆ کێشەکانی خۆشیان باشە زۆر جار قوربانیان داوە لە پێناوی ئەوەی کە مناڵەکانیان نەفۆتێک خۆ کێشەشیان هەبووە یعنیەوە نێ بڵێ وەڵان ننکەمی ئادایکی من کێشەی نەبووە هەی بووە بەڵام ئەم بووەتە قوربانی خۆی ئێمە لەم کۆمەڵگەی ئێمە بمانێ نەمانێ ئافرەت قوربانیە یعنی ئەبێ ئەو ببێتە قوربانی بۆ چارەسەرکردنی کێشەکان بۆ کۆمەلگا بۆ خێزان بۆ هەموو ئەوانە لەبەرەوە ڕێکخراوەکان هەندێکیان بەم جۆرە ئاراستەیەکی خراپیان هەبووە کاتێک کە دایک ڕۆڵی نەما کە ئافرەت لە ناو ڕێکخراوێکا بوو یاخود پەیوەندی هەبوو یاخود وایان لێکرد مشکیان ینی فۆرمات کرد بەوەی کە ئیتر تۆ ئازادیت پێویستە هەموو شتێک خۆت بکەی مناڵی چاوی لێکە مناڵی ژۆکو ئەو ئازاد دەبێ ئەڵێ منیش هەرچێگەکەم بابیکەم بۆن مناڵ ئەڕاتە دەرۆ پرس بە دایک ناکە پرس بە باوک ناکە یعنی ئەمانە کاردانەوەی خراپی هەیە بەڵام هەندێکیان ناتوانم بڵێم یعنی ئەوە ڕۆڵی باشیان هەبووە و کاریگەری باشیان هەبوو ئێمە وەکو ڕێکخراوەکەی خۆمان زۆر ڕێکخراوی ترمان هەیە کە ئامانجمان هۆشیارکردنەوەی کۆمەڵگە بووە وشارکردنەوەی تاک و خێزان و ئەوانە بووە کە بتوانین خێزانێکی تۆکمە لەناو کۆمەڵگەی کوردەواری خۆ دەکرێت ئافرەتانیش ڕۆڵیان هەبێ هەر بە نمونە بەڕێستان خۆتان لە بواری ڕخراوەکان و چالاکوانی ئافرەتانە کار دەکەن کاتت هەم دەتوانی ڕۆڵی دایکێک ببینی هاوسەنگیەک ڕاگری لە نێوان ئیشەکەت و هەم ڕۆڵی دایکایەتی ئەرکی پیرۆزی تۆ لە نێو خێزانە بگێڕی ئێمە هەمیشە بە ژنان ئەڵێن کە دایک هەندە پێگەیەکی گرنگە تۆ بێ کاریگەریت هەبێ لەسەری زۆر جار بۆ نمونە خۆ تۆ لە ئیسلاما کاڵێ بێ داوا بکەی خەڵک بێنیتە سەر ڕێڕاست باشە زۆر جار بەوە نییە کە بڵێم بۆ من هاوڕێکم ببین مەڵم ئەبێ لە چکە بکەی ئەگەر لە چک نەکەی خوا ئەو خاتە جەهەنەم ینی ئەمە ئەسلوبێکی ینی باش نییە من بەو جۆرە تێی بگەێنم بەڵام بە هەڵست و کەوت و ڕەوشتی منە بۆ نمونەیە ڕەوشتی تۆیە ئەزانێ پەیامێکت گەیاندووە کە ئەمە شتێکی گرنگە باشە یعنی ڕەوشتێکی جوان لە تۆ فێرە بێ مەرجینێ ڕاستەوە خۆ پێ بڵێ مەرجینە تۆ بڵێ وڵا بەم جۆرەیە بێوابێ و خواوات لێکە یعنی ئەوەی ناوێ جارێ خوا عقوبەی بدات لە بەرەوەی ئەو شتە جوانەکانی تۆ ئەبینێ ئەو شتانە ئەبینە کە لە تۆیە هەیە بە شێوازێکی جیاوازتر لەبەرەوە گرنگە یعنی هەرێکێکمان ئێمە لەناو ئەم کۆمەڵگایەن کە ڕۆڵی دایکمان هەیە ئەوانەی کە دایکن کاریگەریەکی باشیان هەبێ هەم بۆ خودی خۆیان بۆ خێزانەکانیان هەم بۆ دەرەوە
کە لە ڕێی دەوراتەوە بێ لە ڕێی سیمینار و کۆڕەوە بێ کە ئێمە زۆر وەکو خۆمان گرنگی پێدێن و گرنگیشمان پێداوە. کەواتە خاتوشنەوە ڕەنگە ئێستاکە کۆمەڵێکی زۆر دایکان هەبن گویان لە بەڕێستان بێ ئەم ڕۆژ وەکو گەرچی با بڵێن دوێنێ ڕۆژی دایکان بوو ئێمە لەبەر نەورۆز بۆی هەستی کوردایەتەکەمان کاڵ نەبوو بوویەوە هەموو ڕۆژێک لایەم هەر بەڕاستی ڕۆژی دایکانە ڕەنگە کۆمەڵێک پرسیار لای دایکان هەبێ با ئەمە بە دەرفەت بزانین وەکو یەکێک بۆ هوشارکردنەوەی دایکان ڕەنگە گونجاوێ ساڵانە چەند ڕۆژێک کۆمەڵک دایک ڕەنگە نەخوێنەوار بە ئاسایە پێویستی بۆ شارکردنەوەیە ئەگەر داکێک بێسە لە ماڵەوە حەسکا بڵێ من مناڵەکەم بەگوێم ناکا کچەکەم بەگوێم ناکا درەنگێتەوە درەنگە خەوێت درەنگەکەم نانەخوات لە چک ناکە یاچێتە دەرەوە یا مناڵەکەم زۆر موبایل بەکارێنێ کوڕەکەم زۆر هاروواجە یەک دنیا پرسیار لە مێشکیا بێ هەوەکو پەیامێکی خۆت لەم ڕۆژەیە بۆ دایکێک کێسە گوێ لە تۆیە هەر تەجروبەی ژیانی خۆت ئەگەر بە چەندێ ڕێک دایکێک گوێ لە تۆ بگرێ و تۆزێ وشار بێتەوە کۆمەڵێک تەکنیکی نوێ فێر بێ بۆ مەرج نییە هەموو دایکێک کە ڕۆشنبیرە مناڵەکانی پەروەردەیەکی باشیان هەبێ زۆر ئافرەتمان هەیە نەخوێنەواریشە مناڵەکانی زۆر بەباشی پەروەردە کردو پێشکەشی کۆمەڵگەی کردو ڕەنگە زۆری نەمان دایکمان هەر نەخوێنەوار بوو بێ بەڵام ینی کەسایەتیەکی لێ دەرچووە شانازیت پێوە بکە ئەمە قیاس نییە بەڵام ئێمە کاتێکە ئەڵین ڕۆشنبیر بێ ڕۆشنبیر بێ بەوەی لەناو خودی خێزانەکەی خۆیان چی ئەگوزارێ ڕۆشنبیر بێ بەوەی کە ئەم مناڵە چۆن بتوانێت پەروەردەی بکە چۆن بتوانێت لەگەڵی بێ ببێتە هاوڕێ ببنە ئەوەی کە پێکەوە ینی ئەوەن دەستی قومتمانە لە مابینی ئەم دوو کەسەیە هەبێت دایک و مناڵ دایک و کوڕ دایک و کچ باوکیش بەس ئێمە باسی دایک ئەکەین زیاتر ڕۆڵەکە دایکە چۆن ئەم پەیوەندیە دروست بکەین لە مابینی ئەم دوو کەسەیە وەکو وتم بەڕق نابێ بە خۆشەویستی ئەبێ بە دەربڕینی هەست و سۆز ئەبێ بە ئاگالێبوون ئەبێ ئەمە ناکرێت تۆ بڵێ وەڵا ئێمە کاتی خۆی زۆر جاژنان ئەڵێن ینی دانیشن بە باس لەوەکەن کەڵێ ئێمە کاتی خۆی هەشت مناڵ بووین لە ژوورێکا لەگەڵ دایک باوکمانە خۆتین ئەو کاتە زۆر ئاسوودەتر بوون ڕەنگە وابێ بەڵام ڕەنگە ئێستا شانازی بەوە بکە بڵێم چوار مناڵم هەیە هەر یەک و ژووری خۆیان هەیە و ئێستا مرتاحن و بخۆیان عیبیان نییە و ئەمە ڕێکێشەشی بۆ دروستنەوەیەوە کات تۆزی ئاگایان لە یەکتر نەبێ ئەزای چۆنە تۆ جاری وا هەیە مناڵک ئەکەیتە ژوورێکەوە بە تاقی تەنیا ئێمە کە مناڵ بووین کاتی خۆی گەل لە ژوورێکا بووی ناترسای بە تاقی تەنیا بۆ لەبەر هیچ وەسائلێک نەبوو بۆی هەشتمان لە ژوورێکە بەڕیزە خەوت دەوەرە ئێستا تۆ مناڵێک ئەتوانێت مناڵێکی بژوکەتوانێت لە ژوورێکە ینی بەتەنها بژی ینی واش فێر کراوە بۆ لەبەرەوەی هەموو وەسائلەکان لەبەردەستی هەیەی خەتی هەیە باشە ئینتەرنێتی بۆ نمونە لاپتۆپی هەیە مۆبایلی هەیە هەموو ئەمانەی هەیە دایکێڵە شکر الحەمدوللا لە ژوورەکەی خۆیان بێدەنگە بەس نازانێت چیە گوزارێ زۆربەی زۆری ئەو کچانەی کە لایەن داوە ئەو کوڕانی کە لایەن داوە لە خێزانیان ئەوەیە کە لە ژوورێکی تەنیا بوون ئەوەیە کە دایک و باوکی گوێ ناوەتێ هیچ ئامۆژگارێکی نەکردو هیچ لەگەڵیان نەبووە هاوڕێی نەبووە یاخود کێشەی نێوان ژن و مێردەکان بووە ئەمە بووە هۆی ئەوەی کە زۆربەی زۆری ئافرەتان کچان لە تەمەنێک ئەوان لاتۆکەیتر هەڵهاتوون چوونەتە شوێنێکی ترەوە لە شوێنێکی تر داڵتە دراون فێری شتی خراپ کراون فێری ئەتواری ینی نابەجێ کراون تا هاتوۆتە ئەوەی کە بکوژرێ وەکو بینیمان لە ماوەیە چەند ئافرەت بەداخەوە بۆ شێوازە بوونە قوربانی ئێمە کاتمان نەما خۆشحاڵ بووین خاتوشنەوە کە لەگەڵمانە بووی شنەوە عەبدوڵڵا چالاکوانی باری ئافرەتان سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان ڤیدیۆکمان هەیە پێش ڤیدیۆکە پێما بێ ئەکامێکی مەڵبەندی هەولێری کۆمەڵی دادگەریمان هەیە لە پێشوازی مانگی پیرۆزی ڕەمەزان ئاهەنگێک ساز دەکەن بە بەشداربوونی کۆمەڵێک لە کەسایەتە دیارەکانی وەروەها و دەرمەند و خۆشەویستەکانی ناوچەی هەولێر وەکو پێشوازیکردنێک بۆ هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان دیارە پێم وابێ ئەم هەینیە و هەینی داهاتوش بڕوایتر لە شەمەوە گەری زۆرە ینی شەمی داهاتووتر مانگی پیرۆزی ڕەمەزان بێ بۆیە مەڵبەندی هەولێری کۆمەڵی دادگەری ئاهەنگێکی پێشوازیکردن ئەنجامەدات پێکەوە بینەری دەبین. کۆنسێرتی پێشوازی بە بۆنەی هاتنەوەی مانگی پیرۆزی ڕەمەزان بە بۆنەی گەڕانەوەی مانگی پیرۆزی ڕەمەزان بەشی ڕاگەاندن و هونەری مەڵبەندی هەولێری کۆمەڵی دادگەری هەڵدەسێ بە سازانی کۆنسێرتی پێشوازی کە تیایدا هەر یەک لەم هونەرمەندانە سرود و گۆرانی ئەچڕن عیماد ڕەزا، ئیسماعیل عەلی، ئاسۆ بەرزنجی، عەبدوڕەحمان خۆشناو، بەختیار ئیسماعیل، فەرمان محەممەد، هەژار محەممەد، سەرباز حەسەن، سڵاح شێخانی، یونس ئیبراهیم و
بە بەشداری گروپی دەفی ئەحمەدی و سرود و مناجاتی پێشوازی ڕەمەزان پێشکەشی ئامادەبووان نەکرێت. لەم کۆنسێرتەدا بانکخواز و مامۆستای خۆشەویست مامۆستا عەبدولخالقی ڕووناچی بە پەیوە جوانەکانی کۆنسێرتەکە ڕازاوەتر کرد. بەرواری کۆنسێرت ڕۆژی شەمە 26 سەی 2022 کاتژمێر 4 عەسر نێونیشان هۆڵی ڕاستی جادەی کۆیە تەنیشت پارچی کانیا هاتن بۆ هەمووان. مانجی ڕەحمەت هاتەوە مانجی خێر و چاکەکاری هاتەوە مانجی خێر و چاکەکاری هاتەوە. ئەزیزان هەروە بەستا بە تەوەری دووەم کە باس لە وەرزی ناشتنی نەمام و گوڵ دەکەین. ڤیدیۆکمان ئامادەیە لە ڕانیا کارکردنەوەی پێشەنگای باخچەکانە بێکەوە لەوێ بۆیان ئامادەکردنی ئێستا بێکەوە بینەرێت. ئێمە وەکو یەکەی چالاشی هونەری بەڕێوەبەرێتی پەروەردەی ڕانەیە هەڵساوین بە ڕێخستن و کردنەوەی پێشانگای هاوبەش بۆ سەرجەم باخچەکانی منداڵانی سنووری بەڕێوەبەرێتی پەروەردەی ڕانیا کە تیایدا 26 باخچەی بەشداریان کردووە بە حکومی ناحکومیەوە. سەرەتا ئامانجمان ئەوەیە ئێمە کە پێشانگای ساڵانەمان کردوێتەوە بەشداریمان کردووە بۆ ئەو تۆ دەرخستنی توانایەکانی منداڵە توانایەکانی منداڵ دەربکەوێت بەهرەکانیان دەربکەوێت تەشجیعێک بێ بۆی بەرەو پێشتن بۆ ئەوەی هەرکەسە و شوێن پەنجەی خۆی دیار بێت. کردنەوەی ئەو پێشانگانە بەڕاستی کارێکی زۆر باشە کە ساڵانە ساوە لە قوتابخانەکاندا وە لە باخچەکاندا کە دەکرێتەوە. ئامانجمان لە دەرخستنی کاری هونەریەکانی کاری هونەریە بۆ ئەوەی منداڵانی شتێدا بەشدار بن نرخی کارە هونەریەکان بزانن. سڵاوڕانی باخچەکانی خۆشەویست ئەوێنەی خۆمە منیش ناوم ئاگا بابشنەی کاکمێدا زۆر حەزم لە پێشانگە ناوم ئێلەیە بەشداری پێشانگەم کردووە نام کەسار زۆر حەب لە هەمارە. ئازان وەرزی بەهار کە دێت لە کوردستان یەکەم شتێک لە پاڵە و هەموو مشەقەتی و بەوبەختیانەی هەمانە بەڵام دیسانەوە هەر خەمی خواردنەکەمان لە کۆڵ نابێتەوە و هەبیری لە یەکەینەوە جا بەدەر لەوەی خۆمان خواردنی دووسکەین زۆر جاری هەر بە فستیڤاڵ خواردنی دووسەکرێ پێم وان بێ لە عەربەت لە عەربەت بەڵێ پێشنگایەکی کاری دەستی و خواردن لەوێ کراوە هاوکارانمان بۆیان ئامادەکردین پێکەوە دەچین. من وەکو سەرپەرشتیاری فیستیڤاڵەکە ئامانجمان لە ڕێخستنی ئەم فیستیڤاڵە ئەوەیە کە بتوانین ڕەسەنایەتی کوردی بهێڵینەوە ئەم شتانەی کە هەمانە هیچ کاڵ نەبێتەوانە هە لە جلوبەرگ لە خواردنەکانمان هەمیشە بمێنێتەوە و عربەتی ژیش بێبەش نییە
و هیچیشی کەم نییە لە شار و شارۆچکەکانی تر و پێمان خۆش بوو کە لە عربەتی شاشتێکی وها بکرێت و ئینشەڵا یەکەم و ئەخی فیستیڤاڵیشمان نابێت. ڕاستەکەی ڕەنگە یەکەم جارمان بوو بێ کە ئێمە ئەم فیستیڤاڵەمان کردو بەڵام لەخوا بەزیابێ ئەوەی کە لە مێشکی ئێمە بوو ئەنجامشی کە ئێمە چاوەڕێمان کرد زۆر لەوە گەورەتر بوو ئەوەش مای دڵخۆشی بوو بۆ ئێمە. ئەگەر ئێمەش نەبین چەندەها گەنجیتر بێ ئینشەڵا ڕێکراوە بێ بۆ هەر هەمویان بۆی دووبارە ئەم فیستیڤاڵانە لە شار و شارۆچکەکانی تریش بکرێتەوە. وإذا الموءودة سئلت ئێمە ئەمڕۆ وەکو ئەنجومەنی عربەتی کۆمەڵی دادگەری بەشداریمان کرد لەم فیستیڤاڵە. ئەم فیستیڤاڵە یەکەم جارە لە سنووری شارۆچکەی ناحی عربەتا بکرێتەوانێ. بەڕاستی کۆمەڵێشتی کوردەواری لە خۆی گرتووە هەرچەند شتە کوردەوارەکان لەناو میلەتی ئێمە ئێستا نامۆ بوون بەڵام دەستخۆشییان لێ یەکەین سوپاسیانەکەن چونکە ئەمە یەکەم جارەکە لە سنووری ناحی عربەتا ئەم فیستیڤاڵە بکرێتەوانێ. ئێمە دەستخۆشییان لێ یەکەین چونکە یەکەم جارە بەڵام پێمان خۆش بوو بە ئێمەشیان ناگادار کردا چونکە ڕێکخراوەکانی ئێمەش بەشداریان کردایە پێچێ زیاتر دەوڵەمەند بووایە بۆ فیستیڤاڵەکە. ئێمە دەستخۆشییان لێکە ئومێدەوارین لە ساڵانی داهاتووشە بە شێوەیەکی باشتر و چاکتر پەرەی پێبن ئینشاءڵڵا بە تایبەتی لە شتە کوردەواریەکانە. ئەمە یەکەم جاران فیستیڤاڵە بکرێتەوە لە عربەت ئینشەڵڵا هیوادارم هەموو ساڵێکیش لێرش بکرێتەوانە. خۆشە بەلامەوە بەڵام من حەزەکەم بەرفراوان بێ حەزەکەم لە مانگێکە بۆ نمونە 10 جار بکرێتەوە لەبەرەوەی کۆمەڵێ فەقیر و هەژار هەیە ئیستیفادە ئاکات. باشە شتێکمان دەزەکەی خوانێ بڕعی بینی. من بەم خواردنانە بەشداریم کردووە بە شفتە و یاپراخ و نۆکا و کفتە و لەفەی قاورمە و دوو نوع شفتەم پێ شفتەی گۆشت و مریشک و فاسۆلیا و برنج و من لە سلێمانیەوە هاتووم 2 ساڵە لەم بوارە کارەکەم و بەشدارم. بەڵە زۆر دڵخۆشم زۆر دڵخۆشم بە ئیشەکەی خۆم زۆر دڵخۆشم. من شەو نەنووسم بە دیارم خواردنانەوە بووم زۆر دڵخۆشم. حەزەکەم بە 10 ڕۆژ 2 جار بکرێتەوانە لەبەرەوەی کۆمەڵە فەقیر و هەژار ئیستیفادەکە. بەڵایزان دووبارە سڵاوتان لێبێت لە بەشی دوهەمی بەرنامەکەمانە بابەتێکی ڕۆژە دڵنیان بەشێکی زۆر لە هاونیشتیمانیان هاوڵاتیان بەتایبەت خانمان یان کۆمەڵێک لەو پیاوانشی کە زۆر گرنگی بە گوڵەدەن بۆ نمونەوە خۆم میوانێکی تایبەتمان هەیە باس لە وەرزی چاندنی گوڵەکان گوڵی زینەیان ئەو دارانەی بۆ جوانی لە ناو ماڵەکان یاخود لە باڵکۆن لە حەوشە بەکاردێنرێن. قسە و باسمان دەکەین لەگەڵ زۆر بەڕێز خاتوونی ئازیز خاتو نەورۆز عزت شارەزای بواری ناشتنی گوڵ و وەروە خاوەن نەمامگەشت لێرە لەگەڵمانە خاتوونەوە زۆر بەخێر بێت. سپاسانەکەم بەمە سەلامەکەم. ئەگەر یەکەم پرسیار لەوە دەست پێ بکەم ئەم ساڵ تۆزێ بەهار دواکەوت هێشتا کاتی تر وەرزی ئەم گوڵانەیە هەر لە مەشتەلەکان چرۆیان کردوتەوە یانی تر کاتێتی ئێمەش بیان کڕین و بیوان بینەوە بۆ ماڵەوە. بەنای خوای گەورە و میهرەبان دەستان خۆش بێ و سپاسانەکەم. دەستی تۆش خۆش بێ خێر بێ. سەلامەت بین ئینشاءڵڵا. بەڵێ جوانە قسەکە دووە ساڵانە بە پێی ساڵ زستانەکەمان ئەگەر ساردتر بێ ئەو یا بەهارەکە بێتەوە بەڵێ درەنگتر گوڵەکان مەوسیمی گەشیان دەست پێکە. ئەم ساڵیش کەمێجەوەکە ساردە ئێشتا بەڵێ کەمێک دواکەوتە بەس یعنی ئێستا کاتێکی زۆر گونجاو و باشە. باشە ینی ئەگەر کەشەکە سارد بێ خۆت نامانگی دوو دەوترێت ئیتر ئەمە وەرزی ناشتنی
نەمام و گوڵە و هەتاوەکو یعنی بڵێن لە کۆتایی مانگی دوو و سەرەتای مانگی سێ باشترین دەرفەتە بۆ ئەوی کە نەمام و گوڵی تێدا بچێنیت. بەڵێ دوا کەوتنەکەی بۆ کەسانێکی وەک ئێمە کە ئینتاجیەکەین لای ئێمە دوا ئەکەوێ کە لای ئینتاجیش دواکە و خستنە بازاڕیشی دوا ئەکەوێ ئەوەش کەمێکی کە دوا ئەکەوێ بەڵام بەگشتی تر فەرقیان هەیە درەختێ بۆ درەختێکی کە فەرقی هەیە ئایا ئێستا بڵین قەڵەمی گوڵەباخ تۆ لە مەوسیمی خوا پێشەوەی چرۆ بکە دەستەکەی بە قەڵەمکردنی و ئەیڕوێنیتەوە بەڵام ئەو گوڵانی ناسکن ناتوانانی ئێشتا ساردە ناتوانانی بیان بەرگەی سەرمایەکی تر ناگرێت. بەڵێ بەرگەی ئەو ناگرێ بێنیتە دەرەوە و سەرما لێی بە ئەی فەوتێنێ. پێشەوە بچینە سەر باسی گوڵەکان بۆی هەر بینەرانی دڵیان لایەن پرسیار بە تەجروبەی بەڕێستان بۆشی ئێساکە ڕاستەخۆ لە ناو پرۆسەکەیان چەندێکی تری پێچێیان هاوەکو با بڵێن حاڵەتێکی نۆرماڵ بۆ نمونە من ئێستا دامناوە گوڵ بکڕم و بۆ ماڵ و بەڵام هێشتا هەر سێقەم بەجاوەکەنی هەستەکەم زۆر ساردە ڕەنگە گوڵەکان بەرگە نەگرن. بەپی تەجروبەی ساڵانتان گەر هەڵسەنگاندێکتان بۆم ساڵە بێت 10 ڕۆژی تر 5 ڕۆژی تر 2 هەفتەی تر ڕەنگە با گونجاو بێت خەڵک بتوانێت گوڵ بەرێتەوە بۆ ماڵەوە. بەڵێ خۆی بالفعلەر مانگی سێ زۆر گونجاو ئێستا گردیقەت سەرەتای مانگی سێمان زۆر گونجاو و باش بوو بەس ئەم شەپۆلە سەرمایە هاتووە ئینشاڵڵا تێپەڕبوونی ئەم شەپۆلە کاتەکەی زۆر گونجاوە. هەر ئەوەی شەپۆلە سەرماکان ئەگەر گوڵەکەش بکڕی لە ماڵەوە خانمەکان حەزەکەن گوڵ بکڕن ئینجانەیە دوو ئینجانە سێ ئینجانی هەیە لە ماڵەوە ئەگەر سەرماکە هات بیباتە ناو ماڵەکەی بیباتە ژوورەوە نەهێڵێ ئەو سەرما ئەنجا سەرما زۆرینی کات لە کە گەشتە دەرەجەی ناقەس ئەو کاتە زەرەرەگەینێ بە گوڵەکان نەگاتە پلەی بەستن ئەو زیانەی نابێت ئەتوانێت چەند ئینجانەیەکە بخاتەوە ناو ماڵەکەی بهێنێتەوە بەڕێستان چنێک ئەزمموی بەخێوکردنی گوڵتان هەیە و ئایا تەنها ئەمە حەزی خۆتان بیاخود لەبەر پیشەکەتانە کە ئەم کارە دەکەن؟ وەڵاهی ئەوە خولیایەکی مناڵی خۆمە من هەر لە مناڵی بزانم لە ماڵی خۆتەوە دەست بەم کارە کرد. بەڵێ خولیای مناڵی مەکە زۆرم حەز لە گوڵ و سەوزی و دار و درەختە دوایەوەش من هەر لە ماڵی خۆمانەوە دەستمان پێ کرد سەرەتا وەکو ئیشێک نەبوو هەر وەکو خولیای خۆم بوو لە سەربانی ماڵەوە هاتین بە دروستکردنی بیت و ئەوە بەستر دوایەوە گەورە بوو هەر نازان بۆ خۆت بوو بە مەشتەل و ئێستا سواز بخوا مەشتەلێکی ئینتاجیە ئیشی جملاکەین. لەشتان سابێ مایواتە بێمێت نەبین لە پرۆژێ بچووکەوە بکەوینە شوێن خەونەکانمان ئەگەری هەیە سەرکەوتوو بین. هەموو شتێ لە هەنگاوێکی هەموو کەس لەگەڵ ئارزوەکانی خۆی بەس هەچە نەماندوێتی هەیە بەڵام من چونکە حەزی خۆمە خولیایەکی خۆمە ماندوو نابم لەگەڵیانە. زۆر باش ئەگەر بینە لای ئەم گوڵانەی کە ئێستا لە ستۆدیۆ لامانە ئەم گوڵانە ئەگەر ئاماژەیەکیان پێبێ چین و چ جۆرێکن و ئامانە تەنها زینن؟ بەڵێ گوڵەکان هۆنیان خان ئەوانی لە ماڵایە زۆرینی هەر زینەیە بۆ جوانیە بەکاریانێنی ئەو گوڵە سپیان پێی ئەوترێ کڵانشۆی پێڵەن تاجیشی پێڵەن حەزەکەم بۆ خانمان بۆی ئیسفادەش بکەن لەوەی کە ئایا چۆن زیادیکەین ئەوە هەموو وەرزەکان ئەتوانرێ زیادکرێ. ڕەنگی تریشی هەیە؟ بەڵێ ئەوە 6 ڕەنگی تری هەیە ئەو ڕەنگە زەردەش هەر ئەو نییە زەردەکەش هەر ئەو پرتەقالێکەش هەر ئەوە ئەتوانی هەر پەلێکی لێ وەرگریت و بیکەیتەوە مەبەست لە زیادکردن واتە قەڵەمی لێ بگری بۆی بە چەند بنێکی تر بەڵێ لە ڕێگەی قەڵەمەوە تۆ زۆر باسانی ئەتوانی ئینجانێک چەند ئینجانەی تری لێ دروستکەیتەوانێت لە ناو ماڵەکەی خۆتا داینەی بیکەی بە هەدیە بۆ هاوڕێکت هەر لەوەی خۆی ماڵە بە یا بۆ ڕووناکی و ئەو ئەتوانی لە ئەویان حەزی بە شوێنی سێبەرە ئەگەر شوێنەکەی تای زۆر بێت تەمەنی گوڵەکەی زۆر کورتە بێ ئەگەر بەس ناڵێن ئێمە کە ئەڵێن شوێنی سێبەر نەک سێبەری دایمی دایمە هەتاوی ناڕاستە و خۆ هەتاوی ڕاستە بەڵێ ڕووناکیەکە زۆر پێویستە بوو تایبەتی هەتاوی نیوەڕوان زۆر گەرمترا ئێستا لە وەرزای کێشەمان نییە بەڵام وردەوردەکەی ماڕووین بەرەو پێشەوە هەمیشە هەتاوی ڕاستە و خۆ گوڵەکان لەناوە بە نێڵین هەتاوی ڕاستە و خۆ بەر گوڵەکانمان کرد ئێستا خۆشبەختانە پێویستی زۆرە لە بەردەستە ئەو پەردە سەوزە هەیە مەشتەلەکان بەکارێنن هەر ماڵێ هەر خاتونی حەزی لێ گوڵ بەخێوکە ئەو بکات لە حوشەکەی خۆی
بەو شێوێت چی ئەگەر تۆ ئەو چەترت دروست کرد ئەو پەردەی دروست کرد لە حوشەکە هەچ گوڵێک ئەتەوێ هی ناوماڵیش ئەتوانی لە حوشە بیژێنی لێ دەرەوە ئێمە وەرزی گوڵانمان هەیە ئەمانە لەو کاتەیە گوڵ دەکەن یاخود بەپێی نەمامەکە جیاوازە خۆی گوڵەکان لە لای ئێمە وایە لای ئێمە چونکەکەم ئێمە زستانمان زۆر ساردە هاوینمان زۆر گەرمە بۆیە لای ئێمە بەهاران گوڵەکەن ئیگینا خۆی ئەوە بەس بەهار گوڵ ناکە لە وڵاتانی کە ئەیان بینین هەر بادە سەر ئەم گوڵە بوەسین بۆی مادام هەر دەستمان پێ کردووە باشتر بینەران باشتر تێگەن باس لەوە کرد توانین لەقی لێ بگریتەوە لە چ کاتێکا بۆ منە ئێستا گەرمەی چرۆکردنیەتی گوڵی پێوەی ئەگەر من لەقێکی لێ بکەمەوە وشک نابێت توانم قەڵەمی لێ ئەوە زۆر ئازایە هیچ کات پێویستی بەوە نیە ینی گوڵیشی پێوە بێت تۆ پەلەکەی بشکێنەوە بیکە قەڵەم بیکەرە ناو ئینجانەیەکی تر و ئەوە بەڵام کاتی قەڵەمەکە زۆر باشە ئەو قەڵەمەکە ئەیکەی تەنها بیکەیتە خۆڵ و قوم ئەو دوو تێکەڵەیە دروستکەی بیکەیتە خۆڵ و قومەوە بۆ ئەوەی تووشی سووتان و ڕزینی نەکات. خاتون نەورۆز ئێستا و زانپامنێرمان کاکڕەمێر لە سلێمانیەوە لەگەڵمانایە لە نەمامگەیەک با بچینە لای ئەو دواتر لەگەڵ بەڕێستانە بەردەوام دەبین ڕابی ئەرسڵاوت لێ بێت ئێستا تۆ لەکوێت وە ئایا لە چی نەمامگەیەکی و ئەو زانیاریانە چین کەلاتە سلااوان لێبێت بەیانیتان باش هۆنیە ئەمە لە ئێستا لە یەکێک لە ناوەنگەکانی شاری سلێمانین لە شەقامی سیمەتریەکە دیارە خۆتەزانی ئەم وەرزە وەرزی بەشێک لە ئەو گوڵانەیە کە ینی جیاوازن وەکو نەورۆزخانیش ئاماژەی پێکرد ینی ئەم وەرزە زیاتر خەڵک ئەو گوڵانە دەکرێت کە گوڵی بەهارین زیاتر و ئێستاش لە مەشتەلەکان ئەو مەشتەلانەی کە تایبەتن بە گۆڵ زیاترە گوڵانەی لەیە کە گوڵی بەهارین و هەنێک گوڵن گوڵی زیینەن گوڵی جوانن ئەوەی کە زۆر سەرنجی ڕاکێشام ئەم گوڵە نێرگزەیە یارە ئەمە گوڵە نێرگسی ینی ئەجنەبی پێڵێن بیانی پێڵێن ئەمە بۆنی نییە ئەو گوڵە نێرگزە تەنها بۆ جوانیە ڕەنگە کەشی زەردە لە کاتێکدا گوڵی نێرگسی خۆمان بەم شێوەیە کە ئەمە نێرگسی خۆمانە بۆنیشی هەیە و گەڵاکەی سپیە و ناوەکەی زەردە بەڵام ئەوە بەعکسەوە تەواوی گوڵەکەی زەردەوە بۆنی نییە کۆمەڵێک بابەتی دیکەی لێ لە مەشتەلە کاک حاجی لێرە پەروەردەکاری گوڵە پێم وابێت چەندی ساڵیشە هەر خەریکی پەروەردەکردنی گوڵ و مەشتەل و ئەوانەیە سانیانی زیاترمان پێدا لەسەر جۆری گوڵەکان و شێوازی بەخێوکردنیان وە بەپێی وەرزەکان چۆن پەروەردەی گوڵەکانەکات و ئەمانە سڵاو لێ بە حاجیگەم باشی نامخوا لە تۆز بێ سلامت بیاخوا دەمێت پێم بڵێ لەسەر ئەم گوڵانە ئەم وەرزە وەرزی چ گوڵێکە زیاتر خەڵک حەز بە چ گوڵێکەکات پێشەچی بە خێراتین تەلەڤیزۆنەکەدا بەخێر بێنە وڵی ئێستا کاتی مەوسمیە مەوسمی شەتڵە ئەنواع ئەشکال خەڵقەکە حەزی لە شەتڵە ئێستا کاتی ئەم شەتڵانەیە ئەنواع شەتڵ لەم لاولاوە هێنین و خەڵق تەلەبی لەسەر و حەزی لێکای نێژێ بۆ باخچەکە تر بە بۆنەی دار و درەختی جایە بە زیاتر ئەم شەتڵشتا خەڵق زۆر حەزی لێک زیاتر خەڵک حەزی بە گوڵێکە کە چوار وەرزە بێت یعنی کاتی نەبێ وشک بێ ئەم تەڵەبیانە ئێوە چۆن بۆ خەڵک جێبەچێ وڵا حەزی لەکە زیاتر بە چوار وەرزەکە نییە ئەگەر بتێوە بەڕاستی قسە بکەی چوار وەرز ئێسم جستانەی جاریوا بوو 50 سانتیم بەفر لە عرزا بوو ئەم گوڵە لەکوێم گوڵی پێوە بوو هەتاکو چوار وەرز بێ چوار وەرزەکە نییە فقط زۆر کاتەیە بازێشت تۆزە لە جستانە گوڵی پێوەینا ئەمانێک کە هەیە بەعام لە دوو مانگی جستانە ڕوا لێوە بە دواوەی تر لەژێر نالۆنە ئەمانە دروزە بن گوڵەکان دروزە بن و تا ئەو کۆکەوینەوە پای زمانی 6 و 7 ئەو حەلێ نامێنێت خۆتان ئەی ڕوێنن بە تۆ ئەو گوڵانە یاخود هەر ئێوەش بۆتانی خۆمانێ ڕوێنین بە زیاتر ئێمەی کڕین ئێمە لەبەرەوەی کرێچین و لە شوێنەکانمان ڕاقیە کرێمان زۆرە توانایەوەمان نییە ئینتیزاریەوەکەین تا گوڵێک بنێژین و گەورە بێ و گوڵێکەکە دووجار لەم لاولاوی کڕین و هێنینێ فرۆشینەوەگە 500 خێرکە لەوە چاکترە هەزار ناخێرکە باشە ئەم گوڵە زۆر سەرنج ڕاکێشام ئەوە لە کەلەر مەچێت ئەو گوڵە ئەوە چی ئەمە ناوی لە هانەیە ئەمەی بەغایە زیاتر بەغا ئەمە هەمووی بەغایە زیاتر بەغا بەکارێنەوەی مەژەچین لەوێ لیانە کڕینەوەی هێنین لێرە گوڵەگرێت ئەمە ئەوە گوڵەکە بەس گوڵەکەی مشکلەیەکی نییە دەموچاوەکەی تۆزی جوانەیە نا گوڵەکەی جوان نییە ئەیە گوڵم وەرە چیە ئەمەشیان هەر لە جۆرێک چوار پێنج سنفە هەر لە هانەیە ئەوە ڕەنگێکە ئەمەیان جوانە تۆزە خەڵە حەزی لەیەەکە ئیتر ئەوە هەرێکە دەموچاوی ژانەوە خەڵقەکەی کڕێ و
فترەیەکە 2 مانگ 3 مانگ بەتابەتی بەس بەنسبە شەکڵەکانیکەوە ئێسەمە کلارسیایە بۆ نێو کلارز ئەوە فەوتانی نییە ئەو نێرگسە فەوتانی نییە چەندە دەموچاوی زرد و جوانە ئەوە هین نییە بۆنی نییە یەکێک لە کێشەکانی هاوڵاتیان ئەوەیە کە ئەو گوڵانی کە دەیبنەوە لە ماڵەوە یا سیسە بێ یا وشکە بێت ئێستا نەورۆسخانیش لە ستۆدیۆ لەواچەی گوێ لێم بێ ئەو گوڵانی کە لە مەشەن زۆر جوان و گەشان بەڵام کە ئیبیتەوە ماڵەوە یەکسەر ڕەنگەکەی گۆڕێت و بە جۆرێکی تریانی ناشری نەبێت هۆکارەکەی چی ئەوە چی لە یەکەن کە خەڵک نایزانین وڵی کاکی من پێشەکی هۆکارەکەکەوتە سشانی فرۆشارەکە ئێچیان کە خۆم ئێستا و گوڵا گەر بۆ ژوورەوە بێ ئەبێ من پێی بڵێم بۆ زیاتر لەگەر ڕێزمە ئافرێت وەنگە لە شت ناکۆڵێتەوە ئەو هەرڵێ گوڵێکی جوانم بەرێ حسابیەوە ناکە یان پارەکە یان ژیانەکەی چۆنە باسیوان ناکە فقط ئەگەر ئەکوێتە سشانی منەکە من پێ بڵێمەوەی ژوورەوەیە ئەبێ لە ژوورەوە داینێ بڵێم ڕۆژی سعاتێ 2 ساعت هەتاوێ ئەوێ ئەکەوێتەوە سەرشانی فرۆشارەکان فقیتر هەر کەساکەوێتەوە سەر ویژدانی خۆی هنا بەنسبەت ئەم مەوسمیاتەوە ئیدەرەوەیە فقط بەنسبەت ئیژوورەوە هەیە ژوورەوەی ڕۆژی 2 ساعت هەتاوێ ڕۆژی 3 ساعت هەتاوێ هەیە بە 10 ڕۆژجارێ ئاوێ هەیە بە 15 ڕۆژجارێ ئاوێ ئەوان پرسیارەکە ناکەن هەتاوەکو ئێمەش بڵێن ئاوای لێمەکە ئاوای لێ بکە ڕاستی لە ڕووی نرخشتیواوە چۆنە نرخیان ئێستا چۆنە گوڵ هیچ ساڵێ من تقریبان 32 ساڵە ئەم لەم مەشتە لەم هەیە و شدە فرۆشین هیچ ساڵێ بەقەی ئەم ساڵ شت گران نەبوو ئەم ساڵ بەعام گرانە هەچی ئەوەی خاوەن مەشتە لەو هەمانە لەم لاولاوی هێنین بڕواکەی ئەڵە شەڕ بەتاڵی باشترەوە هیچکە لەگەڵ گرانیەکە بازارتان چۆن کەمە خەڵق هەرچەنگی حەزی لەکە هەرچەنگی حەزی لەکە بۆی ناکڕێ گرانە شتەکە گرانەوە ئێنجا ئێمە چونکم کرێمان زۆرە مەجبورین بەم لاولا پەلەقاشەکەین بێنی فقەیتر کەمترە ڕوە ئێستا ڕۆژان ئێستا پار ئەمڕۆ چەندە بارانە لەوانە 15-20 کەس لەم ناوای هەرێکە علاقەیەکی بەدەستەوە بوو شەتڵی تێکرد ئێستا لە بانە سفتاحمان نەکرد حاجیگان جا تاوان بەخێوکردنی گوڵیش ئەڵەن وەکو مناڵ وایە بێ نازی هەڵبگری ئەگەر نازی هەڵ نەگری وشکە بێت و ئیتر ئاجدە بێت و بزە بە حاجیگان ئیتر ئەبێ خزمەتێکی باشی بکەی بۆ ئەوەی گوڵێکی جوان و ڕنگ جوان و گەشاوت پێ ئەو قسانی کە حاجیش کردی ینی کۆمەڵەکشی تریش ماوە بەڵام لەبەر نەبوونی دەرفەتی کات هۆنیا هەر ئەوەنەم باس کرد لەسەر مەسلەی گوڵ قسانیارێنی کە حاجیش گواستیەوە منێستا دیمەنەکەن ئەو گوڵانە دیمەنی ئەو گوڵانەمان بە بەردەوامی بۆ بگوازنەوە ئێمەش لە ناو ستۆدیۆ لەگەڵ خاتونەورۆس باس لە گوڵ و شرۆڤەی گوڵەکان و زانیاری لەسەر گوڵەکانە دێن ئێوە دیمەنەکانمان لێ مەبڕن کۆمەڵێک دیمەنی جوانی گوڵەکان بە دیاریکراوی دانەدانە بەهار هەبن دەستان خۆشێ و مادوو نەبن سپاس بۆ هاوکارمان ڕامیار عوسمان وە کاک نەوزار لە نێو مەشتەلێک و گوڵفرۆشێکەوە دیمەنی گوڵەکان بۆ ئێمە دەگوازنەوە خاتونەورۆس بگورە دووبارە دێمەوە لای تۆ باسمان لە گوڵێک کرد وتمان ناوە زانستیەکەی کلانشۆ پێم وایە بێ لای خۆشمان تاجی پێڵەندە باشە چەند ڕەنگێکی هەبوو فەرمووتان بە قەڵە مەتوانی خاتونەکان لە ماڵەوە خۆیان زیادیکەن بۆ سێبەرێکیش باشترە گوڵەکەی تەمەنی درێژترە بەڵە پێویستی بە ڕووناکی هەیە هەتاوی ناڕاستە و خۆ خاکەکەی چۆن بێ حەجمی بەڵام یەک زانیاری لەسەر ئەو وڵا گرێ ممانێ ئەو ئینجانەیە بهێڵینەوە لە ماڵەکەی خۆمانە پێویستە ئەگەر لە زستانە پلەی گەرما دابازی ها کوێ ناقص بەڵێ کە ڕۆژتە ژێر سەفەر ئەبێەوە بیپارێزی بیبێتە ژوورۆ ئەگینا بەو بەستنە کە دووبارە خاو بۆ تاوگوڵەکە لە ناوچوو خاکەکەیشی هیچ زانیارێکی ترێ لەسەرم گوڵە ڕەنگە ئێستا بینەرێک بێ بیزانێت بەڵێ ئەو خاکی کە بەکارێنی بۆ زۆرینەی گوڵەکان کە شتێکی باشە من وەکو تەجروبەی خۆشمان خۆڵ هەر خۆڵی ئاسای خۆڵی ڕەش بەکارهێنین قوم زۆر باشە تێکەڵ یەکەین ئێمە پەینی ئۆرگانی بەکارهێنین زۆر باشە بەڵام ئەویش پەینی ئۆرگانی لە دوای سووتانی یعنی نەک بە تازەی بەکاری بێنی تۆ ببینی ساڵێک داینەی دای پۆشی ئەوە ئەنجا دوایی بەکاری بێنی ئەوەی پێوتێ پەتمۆس نه بیتمۆس نه ئەمە ئەوی ئەو پەینی ئاسایی پەینی ئاژەڵی پەینی ئاژەڵیەکە ئێمە ئەوانە تێکەڵەکەین باشە پێویستە هەر لە نەمامگەکان ئەم پێنانە بکڕێ خۆت هەوڵەتان چۆن خۆشیان پێی بکەن هاوڵاتێک دەستی بکە زۆر ئاساییە هەموو شتەکان بەردەستە و خۆی تێکەڵیان کات
بەڵام دەکرێت بکەنەوە هەموو نەمامێکەوە کێشەی نییە بۆ نەگەرێکێک باخچەیەکی هەبێ لە باخچە و دەرەوە زۆر ئاساییە و شتێکی زۆر باشە بۆ ئینجانە گوڵەکانی کە لە دەرەوە بەکاریانەهێنین زۆر باش و گونجاوە. خاتون ڕۆز زۆر جار هەر خەڵکەچێ بۆ دەشت و دەرە بۆ نمونە خاکێکی باش بە تایبەت منتیقی شارە زوریان ناوچەی پشدەر خاکی ڕەشی جوانی هەیە بۆ گوێنێ خاک لەگەڵ خۆیانێتەوەی کاتە ناو گوڵەکان ئەمە سەرکەوتووە بێ باشەوان زۆر جاڵێ گوڵەکان و وشەکە بن هۆکاری ئەو خاکە نییە نا ئەوە هۆکار نییە ئێمە گەرەڕۆین بۆ سەیران بە لە دوو لە سەیرانگە خۆمان کەین لەو لاشەوە یینەوە بۆ ماڵەوە جوانێکەش لە ماڵەوە بپارێزین بەچی علاگەیەک بێنین لەوە لەگەڵ خۆمانە لە ئەو پوش و گەڵای درەختەکان ئەڕژن بە تایبەتی دار بەڕوو ئەو زستانە باران لێیا و ڕزیوە ئەوە بهێنینەوە تێکەڵی خۆڵیکەین خۆڵی ڕەش بەکار بێنین گوڵەکان زۆریان حەز بە خاکی فشەڵە نەک ئەوەی هەر خۆڵی تەنیا بێ و بۆ تەقوڕ و خانمەکە هەموو ڕۆژێ ئاویە لە ماڵە دواییش بەس ئەوەی باخچەی هەبێ یاخود شەهی شەتڵی هەبێ پێویستەکە کە بیان کێڵێت لە مۆرزەیە شیکردنەوەی شیکردنەوەی خاک هەستەکەم چاڕادێک پێویستی بۆ هەبێ ئەگەر ئەو خاکەی بڵین لە باخچەی ماڵەکە شایە بۆ ئەو بەشی کە بۆ گوڵەکانی بەکارهێنی شیکەیتەوە ئەگەر بتوانی کەمێک من ناڵێم زۆر ئەگەر کڵۆیە خاکەکەی زانی بێهێزە ئەوانە کەمێکی لێلا بیت و بێخۆت تێکەڵەیەک دروستکەی لە ئەو گەڵا ڕزیوەی کە ئێڵێم لەگەڵ ئەو پەینە ئاژەڵیە ئەوانە زۆر ئیسفاداگەینێ بە گوڵەکان باش ئەگەر من یەکێک لەم گوڵانە بەرم لە ماڵەوە بیچێنم ئایا یەکسەر گەشە دەکاواتە زیە ئەکا لە شوێنی ترا بڕۆیە و ئایا ئەگەر بۆن منە ئەم ساڵ ڕوا ساڵێکی تر توانای هەیە ئەم گوڵە دیسان گەشە بکاتەوە بەڵێ هۆنیا خان ئەوە تۆزە خانمەکان لەوەیە ئەگەر دەست بەرێ پەلێکی گوڵەکە لێ کاتەوە بشکێنێت ها دڵی نایە زۆر پێی ناخۆشە بەڵام تۆ بێ ساڵانە ئەو ئینجانە گوڵی کە هەتە لە ماڵەوە هەڵپاچینی بۆ بکە پەلەکانی ئەو پەلە کۆنانە لابەی بۆ خۆی پەلی نوێ دروست کاتەوە سەر لە نوێ ئینجانێکی تازت پێ بەخشێتەوە بەڵام ئەگەر دەستی لێنەی هەر ئەو ئینجانەیە لە جێ خۆی کەمێ لەو گڵ و خۆڵی سەری لابەی تۆ بێ تێکەڵەیەکی تازە بکەیتەوە سەری کە خۆراکی پێبێ ئەو کاتە گوڵێکی جوان ئەیاتەوە بەدەستەوە بۆ تۆ بەڵام هەر وازی لێبێنی لە جێ خۆیان بە چەق بەستوی ئەو کاتە شتێکی جوان نییە ینی ئەگەر گەشەش کاتەوە ئەو گەشەیە نابێ پێش بچینە سەر گوڵی دووەم بۆ نمونە ئێستا خاتونێک لە ماڵەوە گوڵێکی زۆری هەیە ئینجانەیەکی زۆری هەیە بەڵام سەرماکەی ئەم ساڵ هەموو گوڵەکانی فەوتاندۆ بەس خاکەکەی ماوەتەوە ڕەنگە خاکەکەی کوالەتی باش بێ بەڵام لەبەرەوەی ئاوی زۆری دراوە تۆزێک مەیلۆ قوڕاوی بووە بۆی ئەم چی بکرێت ئەم خاکە هەم ئیسفادی لێ بکرێتەوە هەمیش بەهێز بێتەوە ئەو پتمۆسە باست کردیان چی بابەتێکی تر هەیە تێکەڵێ و خاکە بکە هەر هەمان خاکی ناوی جانەکە بۆ من ڕەنگە 150 لا بە و 50 تری بکاتە سەر و تێکەڵی بکە بەڵێ ئەتوانێ ئەو خاتونە ئەگەر ئەو ئینجانانە ئەو خۆڵە باشە بهێنێ لە ڕۆژێکی هەتاوە ئەو ئینجانانە بیان ڕێژێتەوە یعنی ئەو خۆڵانە بە هەتاو لی بە هەر لە حوشی ماڵەکەیە ئینجانەکان خۆڵەکەی لابا بە هەتاولی بە دووبارە بهێنێ ئەو پەینی ئاژەڵیە تێکەڵ کات لەگەڵ ئەو ئینجانانە دووبارە تێکەڵی کات و بەکاری بێنێتەوە ئەگەر خۆڵەکەی باشە پێینی ئاژەڵی وتما بە سوتفە دەستکەوێت لە دەرۆیان لە بازار هەیە بە شێوازی لە مەشتەلەکان هەیە لە مەشتەلەکان هەیە لە بۆ ئەتوانێت دەستی خا بەڵام ئەوەی کە خۆی بهێنێ سەفەرەکە لە لادەیە لە شوێنێ بهێنێ ئەبێ دڵنیا بلەوەی کە هی ئەم ساڵ نەبێت چونکە ئەوە سووتێنەراگەری ئەم ساڵ بێ گوڵەکەی لە ناوە بە ئەبێ بزانێ ئەو پەینەکە تێکەڵی شارەزابین بەڵێتێکەڵشەکان نابێ ڕێژەکەی زۆر زۆر بێت چونکە زۆربوونی ئەوەش سووتێنەرە گوڵێکی تر زۆرتر باوە ئەمە پێی ئەڵێن گوڵی خوێنەوەسانم ئیلای خۆمان پێڵێن گوڵ خوێن بەڵێ کۆلیۆسیشی پێوترێ بینی ومانە زۆر ڕەنگی هەیە تۆزێ بەرزە بێ و نزمە بێتەوە وەزام هەشە گەڵاکەی گەورەترە هەنێک زانیاری وردمان بیتێ لەسەر گوڵە خوێن گوڵە خوێن جۆری زۆرە من خۆم زیاد لە 35 جۆریم هەیە بەڵام جۆرەکانی زۆر زۆر زیاتریشن هەیە گەڵاکەی گەورەترە ورترە ینی ڕەنگەکانی زۆر زۆرن کاڵ و تۆخ ڕەنگی زۆری هەیە ئەوژە توانین لە ڕێگەی تۆ و لە ڕێگەی قەڵەمکردنیشەوە زیادیکەین ئێمە
بە هەردوو ڕێگاکە لەم فەسڵەیە قەڵەم زۆر سەرکەوتووە تۆکەشی بە هەمان شێوە سەرکەوتووە خاتونەکانیش زۆری حەزلەکەن لە ماڵە کە بەخێویکەن بەڵام یەک کێشەی هەیە ئەویش ئەڵەن ئەفەوتێ لە پاییزە بۆیان هەڵناگیرێتەوە بۆ ساڵی داهاتوو بەڵام ئەتوانن بیبێنە ماڵەوە نەهێڵن بفەوتێ ئێمە توانین چۆن لە ژووریشان نابێ بخێنە شوێنێکی سێبەر و ساردە چونکە ئەو حەزی لە کەش و هەوای سارد نییە کاتە زانیاری لەسەر هەر یەکێک لەو نەمانە بۆ خۆی زۆر گرنگە چکە هەر ڕەنگە هەر یەکێکیان بە شێوەیەکی جیاواز لە کاتێکی وەرزێکی جیازە گەشە بکەن گوڵەکە ئەکڕی ئەوەی کە گرنگە بپرسی بە خێوکردنی گوڵەکە ئێوە خۆتان هیچ ڕێنمایی ئەین کە کاتێک کەسەکە ئیکڕا بابەتی گوڵەخوێنەکە گوڵەخوێن ماوە تاڵێ هەرسی پێنجۆرەکەەوەی وتت هەر بە هەمان شێوەیە ئەو هەموو یەک شێوە بە خێوکردنەکەی بەڵێ خاکەکەشی هەر هەمان شتە بەڵێ ئەمەی تەنیشتیشمان هەر هەمان تایبەتی گوڵەکەی لێرە بە هاوکارانم لێرە کاک عادل ئەو گوڵانەی سەر ناو ستۆدیۆمان بۆ بەڵێ ئەویش هەر کلان شۆیە ئەم گوڵە جەهەنەمی ئەوەی تریان بەڵێ بۆ پێوای پێڵێن ئەو ناوەی ئەهان لە گوڵەکە خۆی وەرگیراوە بۆ چونکێکم ئەو زۆری حەز لە گەرمی لە ناو جەهەنەمی شابێ بەرگایە بەس بە چەندێک گەشەکە عاتەن ئەو وەکو درەختێک گەورە ئەبێت ئاگەر من ئێستا بۆن ئەمە لە باخەکەی خۆما بنێژم یانیان بیچێنم ئەمە زوو گەورە ئەبێ یاخود کاتێکی زۆری پێویستە بەڵێ ئەوە شێوەی داری هەیە ئەو گوڵا جەهەنەمیە ئەو ماڵانەی کاڕوویان لە هەتاوە کە زۆر گەرمە زۆر جار خاتونەکان گلەیەکەن ئەڵێ ئێمە هیچ گوڵێکمان بۆ ناژی ئەتوانم جەهەنەمی بڕوێنن چونکە هەتاو زیاتر لێ بە ئەو حەزی لێ و زیاتر گوڵەگرێ لەگەڵ گەرماکە ناوەکەی لەوە هاتووە گەشەشی سەریعە یعنی ئێستا گەرەوە ئێمە هەڵیە پاچین بەردەوام ئەتوانیت تۆ هەڵی پاچی بۆی هەر شکڵەکەی بۆ بچووکێ بمێنێتەوە بە زیواشەی حەزەکە ببێ بەدار و گەورە ببێ ئەوەش بەو شێوەیە وازی لێ بێنە بۆ خۆی بێتە دار ئەو گوڵانەی ترۆ بزانم زیینەن وایە هەم هەناری تایە هەم ئەم گوڵی ئێراش ئەگەر خۆت ناوەکەی ئاماژە پێ بێ زام زەردێکە بیبەرە بەڵێ بیبەرە زیینەکان ئەو گوڵە زیینانە ئەو بە تۆ ئەڕوێت ئەمانیش ئێمە توانین یەک دەنک هەر یەک دەنک لەو بیبەرە خۆی چەندەها چڵی تریتیا دروستە بێتەوە یەک دەنک بیبەر هەڵەگریت و تۆکەی ئەڕوێنی ئەیکیت بە شەتڵ و دانەدان نەقڵێکیتەوە ناو ئینجانە ئەوش ئەڕوات هەتاوەکو ئەگەر سەرمایکی وەک ئەم ساڵ بیفەوتێنێگینە عادەتەن کە داینەی سەرماش لە ناوی نابا ساڵانە کە گەڵاکەی ئەوەرێت گەڵاو شتێ هەڵپاچینی بۆکەی دووبارە خۆی سەر لە نوێ ئەژێتەوە وەڵام من پرسیارێکم هەر لەسەر گوڵە جەهەنەمیەکە مابوو ئەو زیادکردنی چۆنە بێ باست لەوە کرد هەیە حەزەکە هەر حەجمی بچووک بێ ئەو ڕێکارەکانی کورتکردنەوەی واتە بە قەزەمی هێشتنەوەی هەر هەڵپاچینی بۆکەی ینی ساڵانە بیبڕیت ئیتر ئەو پەلە بەرزانەی بەڕی لی لابەی لە بەهارە لە پاییزە ئەتوانی قەڵەمی لێ بکەی بیکێ بە قەڵەم لە ئێستا گونجاوە کاتێکی یعنی لەمە و پێشتریش باش بەس بە حکومەوەی ئێستا فەسڵەکە ساردە ئێستاش گونجاوە بۆ قەڵەمی جەهەنەمی پاییزان هەر گونجاوە مانگی نۆ تقریبا لەسەر ناوەڕاستی مانگی نۆ ئەو کاتەش باشە بۆ قەڵەمکردنی جەهەنەمی هەموو ڕەنگەکانی هەر یەک تایبەتمەندیانەیە هەموو یەک شتە باڵێ وڵی من حەز ئەەکەم پرسیارێک بکەم کە ئایا زۆر احتیمامدان بە گوڵ و نەمام تااقەت بڕوکێنەوە پێویستەکە زۆر گرنگی پێبێ لە هەمان کاتا کۆمەڵە خەڵکمان هەیە زۆر گرنگی بە نامەمامکە دەدەن زۆری ئاود ئەیان و زۆر بەدەوریایان ئەمەش خۆی هەر کاریگەری سلبی ئەکاتە سەر ئەوەی کە نەمامەکە وشک بکات یاخود بەباشی گەشەنەکات بەڵێ ئاودانی زۆر هەر خۆی کێشەیە ئەگەر ئێمە خانمێک وا بزانێ گرنگیدانەکە لەوەیە بەردەوام ئینجانەکە پڕکاتەوە لە ئاو ئەوە هەڵەیە چکە جۆرمان هەیە هەفتەی یەک جار ئاو دەدرێت بەڵێ بە پێی گوڵەکان تۆ فەسڵی زستان فەرقی ئەو ئینجانەی لە ژوورەوە دادناوە فەسڵی زستان فەرقی هەیە خاکەکەی وشک نابێتەوە لەگەڵ فەسڵی هاوینە
فەسڵی هاوین موبەریدە ئەوش ئیشەکە زووتر شێکە نایە لە هەر وشکێکاتەوە ئەو کاتە پێویستی بە ئاودانە بە زستانە نایەوێ ئەو گوڵی هەر لە حوشەی ماڵەکەی دای ئەنێ تۆ پێویستە ئاوی بی بەڵام هەتا خاکەکەی وشک نەبێتەوە ئاوی مەیە بە ئەو خاکە خاکی شێدار زۆر باشە بە تقریبن بەلای وشکا بڕوە ئەنجە جارێکی کە ئاوی بدرێتەوە ئەو گوڵە یەک لە سەرێک ئاوی بی ئەمەژە بێتە هۆی ڕزین و خراپبوونی گوڵەکە ئەنجە گوڵمان هەیە ئەوەی کە سەلکە یعنی هەنێک گوڵمان هەیە سەلکە ئەوە پێویستی پێم وایە لێشە دامان ناوە جڵدن نەبرەکە پێویست ناکە ئاوی زۆری بی سەلکەکان ئەگەر ئاویان زۆربەی ئەڕزێن هەنێک گوڵ هەیە هەر خۆی ڕێگی کەمە پێویستی بە ئینجانەیەکی گەورە و ئەوە نییە ئەو کاتە ئەو گوڵش یعنی کە ئاوت زۆردا ئینجانەکەشی گەورەیە هەموویە بێتە قوڕ ئیترەوە گوڵە لە ناوەچێ بەو شێوەیە کۆمەڵەشت هەن لە نەمامگەکان بۆ زیاتر گەشەکردنی گوڵەکانە چۆنەوەکو پرۆتینێک یان شتێک ئەمانە دەوترێت دەگەر فێری گوڵەکەی بکەیت بەمەڕایەت یاخود بەڕاستی پێویستە بەکاربهێنرێت ئەگەر بێت و زیانی پێ بگات ئێمە بینی چۆن باسمان کرد پێینی ئۆرگانیمان هەیە بەکاری بینی ئەمە هیچ زیانێکی نییە بەڵام پەینی کیمیایی ئەو پەینەی کە پێی ئەڵەن سەماد ئەو بەکاری ئەهێنی ئەمانە بەکارهێنانیان ئەگەر بەکاریشی بێنێ کەسێک کەم چونکەمان خوان شتێکی باش نین هەر کیمیایی عنی ناوەکەی خۆی ئەگەر یەک تۆز ڕێژەکە زۆر بێ گوڵەکان ئەفەوتێنێ لە ناوێ بە هەمووی ئەسووتێنێ دۆستی ژینگەنین ئەمانە بەکارهێنانیان باش نییە بەڵام ئەگەر کەسێک زەرور بوو بۆ گوڵەکە ئەتوانێت کەمێکی باتێ زۆر باشە خات و نەورۆز پرسیارێکی جەوهری لای زۆربەی ئەوانەی گوڵەکڕنەوەیە کە ئەو گوڵەیە کڕن خۆی کەمێک خاکی لەگەڵا ئینجانەکە لابە زۆرجا ئەو خاکە هەنێک شتی ئەلی مەیلە و تەپەتۆری سپیتایە ئەڵەن خاکەکەی تێکچووە ڕێنمایی بەڕێز دۆکو پەروەردکارێکی گۆڵ وەکو شارەزایەک لەو بارەیە گوڵەکان ئەکڕین خاکەکەی تا بتوانین لێ بکەینەوە یان نەخێر هەر بەو خاکەوە بینێژینە ناو خاکەکی ترەوە چۆنی لێ بکەین یان ئەو تا ئینجانەی تری بۆ بکڕین و تێبکەین بەڵێ ئەو گوڵی کە ئەیکڕی ئێستا ئەمە گوڵمان هەیە ئەو گوڵانی لە ژوورۆدانی زۆرینی هۆڵندی و لە هۆڵنداوە ئەگەنە وڵاتی خۆمان مادەیەکی سپیتایە وەکو بەردێکی سپیە یان جەنابەت فەرمووی تەپەتۆرە ئەوە پێرلایتە بۆ ئەوەیە کە خاکەکەی بە باشی بیاڵێتەوە ئەو ئاو هەڵامژێت ئەو بەردەوردەیە پێویست ناکە لای بین فرەنجە دووەمیش کاتە ئینجانەیە گوڵ ئەکڕێ ئەو خانمە لە هەر شوێنێک ئەیکرێتەوە هەوڵدا تێک نەچێ قاڵبی دەریکات و بیکاتە ئەو ئینجانەی ترەوە خۆڵ بکاتە پێویست ناکە ئەمە بێن خۆڵەکەی لابێن هەمیشە زۆرمان بیسەوە وەڵاو خاکە خراپە بێ لای بێت و خاکی خۆ ئەمە زۆربەی خانمان تەسەوڕەکەم ئەمە بێ هۆکاری وشکبوونی گوڵەکانیان ئەوە هۆکارێکی سەرەکیە بەڵێ ئەگەر وا بکەن لەوانەیە ڕێژەکە و کاتاگەر زۆر دابەزێ بۆ مانەوەی ئەو گوڵە نامێنێتەوە چکە تۆ عزیێتی ڕەگەکەی ئەی بچڕێنی دوای ئەوە تۆ ئەو گوڵت هێناوە لە مەشتەل جەوێکی لەباری بۆ دانراوە یعنی ئێمە مەشتەلەکان ئەوەی هەوڵەدەن لە بەخێوکردنی ئەو گوڵە شارەزان جەوێکی ئەو پەڕی لەبار دروستکەن بۆ گوڵەکە بەڵام ئێمەگەر هاتوو جەوەکەشی ئەگۆڕین جەوەکەشی مانگۆڕی و خاکەکەشی عزیێت بین ئەوە لەو بارەیە گوڵەکە عزیێتیە بێ زۆر باشە ئێمە لە کوردستان کەشێکی سەوزمان هەیە ڕەنگە زۆر سەوز بێ بەڵام هەندێک زیینە هەن هەندێک گوڵ و گوڵزار هەن ڕەنگە لە کوردستان دەست نەکەوێت تا چەندێک بۆ ئێوە ئاسانە کە ئەم جۆرە نەمامانە بەدەست بهێنن و بیهێن بۆ کوردستان و لێرە بچێنرێت وڵی هونیا خان بۆ من خۆم هیچ بە هیچ هیچ شتێ ناهێنین لە دەرەوە من تەنها خۆمان ئینتاجەکەین وەکو ئیشی خۆمان زۆر شدیت بەڵام هەنێکی ئەوەی کەیت ڕاستە لەگەڵ کەش و هەوای ئێمەیە گونجاو نییە کە لەگەڵ کەش و هەوای ئێمەیە گونجاو نەبوو نەمانتوانی ئەو کەش و هەوای بۆ دابینکەین لە ناوەچێ لە وڵات یانی لای ئێمە ناژی زۆر جار هەیە لەو گوڵانە خانمەکان زۆر گلەکەن ئەڵێن گوڵەکە ئەکڕین ئەیبینە ماڵەوە فەوتاوە ئەمە دووسێ هۆکاری هەیە یەک لەو هۆکارانە لەگەڵ کەشوهەوای ئێمەیان ناگونجێ
یەکێکی کە لە هۆکارەکانم کە ئینشاءڵا گەرە و خانمانەی لێرەوە گوێیان لە منە ئەم خاڵە تەطبیقکەن زۆرینەی گوڵەکانمان ئەوە کێشەیەتی خاتوونی گوڵێکە کرێت و ئەهێنێتە ماڵەوە ئەڵێ زۆر جارەوە بە منەڵێن ئەڵێ وەلای گۆشەی تەلەڤیزۆنەکە خانم تۆ گوڵەکە مەگونجێنە لەگەڵ ماڵەکەت ئەبێ یعنی کەش و هەوایەکی گونجاو بۆ گوڵەکە دابینکەی گیناگەر من لای تەلەڤیزۆنەکە لە گۆشەیەکی سەرەوەی ماڵەکەی و پەردەشم دایاوەتەوە ئەو گوڵە لە سوچەیە بەبێ ڕووناکی بەبێ تیشکی خۆری ناڕاستەخۆ ناتوانێ بژی لایەنی کەم ڕۆژانە ئیتر بە پێی ئەو گوڵە لە شەتڵگەکان کە گرن ڕێنماییانەکرێ سەعاتێک 2 سەعات 3 سەعات تیشکی خۆری ناڕاستە و خۆی بابەرکەوێ زۆر جار لە ماڵا گڵۆب بڵێ گڵۆب وە گەرمکەرەوە یاخود سارکەرەوە ئەمانە هەموو ڕەنگە تەئسیر بکەنە سەر ئەو بەڵێ بەڵێ بە تایبەت زۆپا ئێمە زۆپا ئیشپەیەکەین زستانان زۆرینی کات خانمەکان گلەیەکەن ئەڵێن وڵی مەتاتمان کڕی ئەو نەجوان بوو گەڵای پێوە نەما هەموو گەڵاکانی ئەوەرێ ئەویش باش نییە بەڵام تر حەز ئەەکەین لە سەوزی و گوڵەکە ئەیکڕین و ژینگەکەش یعنی کەش و هەواکەشی لەبار نییە یەک خاڵێکە کە زۆر گرنگە ئەو خانمی کە ئینجانەی گوڵەکڕێ ئەیهێنێتەوە لە ماڵەوە ئەیبا لەسەر فەرشەکەی دایەنێ لەبەرەوەی فەرشەکە پیس نەبێ قاپێکە خاتە ژێری کاتێ ئەو شتە ئەکاتە ژێر ئینجانەکەشی لەسەردانێ ئاوێدا ئاوەکەیتەوە ژێری قاپەکە ئەوەستێ بەڵێ ئەنجە ئەو ئاوە ئەمێنێتەوە لێ بەردەوام ئەم خۆڵە هەڵێمژێتەوە یعنی ئەو خاکی ئەو گوڵە بەردەوام لە تەڕیەکی زۆرە ئەم گوڵە بۆ شێوەیە مانگێک 2 مانگ 3 مانگ ئەڕوا دوای تووشی ڕزین یەکێک لە هۆکارەکان بێ ئەوەی خۆمان بزانین ڕێژەیەکی زۆری ئاودانی گوڵەکانمانە واکار لە ناو بچن بەڵێ ئاودانە زۆرەکە و ئەو شێوە دانا باشە کاتێمە چی بکەین بۆ من ئەگەر لە ماڵە داماننا قاپەکە ئاوی تێنەچیانیان ئەبێ هیچی بۆ دانانەین هیچی بۆ دانێ ئەتوانێ هەمان ئەو قاپە هەردانێ لە ژێری ئەو ژێری ئینجانێ هەردانێ بەڵام بێت چەندەن کە بەردێک یا ئیتر شتێک دانێ مەسافەیە دروست کات لە بینی گوڵەکە و قاپەکەیە ئاوی ئەوە زۆریش نەیە بە گوڵەکە کە خێرا بچۆڕێتەوە لە ژێرەوە و لە ناو قاپەکەیە بمێنێتەوە گوڵەکەی تووشی زەرەر و زیانکە زۆر باشە کەواتە ئێستاکە کە وەک باسمان کرد ئەمە جۆری خاکەکان خاڵێکی تری زۆر جار پرسیارە بۆ ئێمە ئەوانە یان بۆ هەموو کەسانی ئارەزوی گوڵەکان حەجمی ئەو ئینجانە یاخود ئەو قاپەی کە گوڵەکەی تێدا دانرێ ئەمە لە چ کاتێکا زەرەر بە گوڵەکە ئەگەێنێ لە چ کاتێکا بۆی باشەواتە کام لەو جۆرە گوڵانە پێویستیان بە حەجمی گەورەیە کامیشان پێویستیان بە قاپی بچکۆلانە یان هەنێکمان هەیە پێم وابێ هەر خاکیان ناوێت لە نێو شوشەی ئاوە هەرەبێت لە ناو ئاوا بن ئەو گوڵانەی کە سەلکە باسمان کران پێشتر ئەوەی کە سەلکی هەیە ئەمە پێویستی بە ئینجانەیەک نییە حەجمەکەی بەرز بێ لەم منبارە چکە زۆرینی کات ئەوان ئەو گوڵە سەلکانە خۆیان بێچووی تر دروست دەکەن و دێنە پێویستیان بە ئینجان ڕووبەرەها فراوان بێ فراوان بۆ بۆی مەجای هەبێ کە کاتێ بێچووی تر دروستەکە بێتەوە ڕووی خاکەکە ئاسۆی بێ پانتر بێ بەڵێ دەمی ئینجانەکە فراوان بێت و پێویست ناکە باڵای ئینجانەکە ئەوەندە بەرز بێت چونکە ئەو ڕەنگی نییە ئەوەندەی ڕەگ پێوە نییە بەڵام ئەو گوڵانەی کە ڕەگێکی زۆریان هەیە کە ئەشمێننەوە ئەوانە ئێستا بڵین لە وەکو سنەوبەر ئەو سنەوبەرە قەزەمەکان ئەو پێویستی بە ئینجانی فراوانە چەند ساڵێک ئەڕوا لەو ئینجانە 6 ساڵ 7 ساڵیش ئەڕوان لەو ئینجانە دوای سەیرەکەی لاوازە بێ بۆ لاواز بوو چونکە ئەمە ئیتر تەواو مەجای نەما ئینجانەکەی پڕ کردووە لە ڕەگ خۆشی فراوان بووە لەونە یعنی گەورە بووە لەوەنە زیاتر ناتوانێت لەو ئینجانەیە گەشە بکە پێویستە تۆ کاتە بیکەیتە زەویەکەەوە نەورۆزخان زۆر جارەڵەن کاتێک شوێنی گوڵەکە دەگوێزینەوە یاخود ئەکینە ئینجانێکی ترەوە ئەمەوە لە گوڵەکەمانەکە خانمان دەڵێن بنمونە لەوەتەی هێناومەتە ئێرە ئیترم گوڵە گەشەی نەکردووە باشنە بە وشک بووەتەوە ئەمانە بەهۆی هەڵی خۆمانەوە یاخود هەر بەڕاستی شوێنگۆڕین و شێوازی ئینجانەکە کاریگەری هەیە لەسەری وڵی شوێنگۆڕینەکە بە تەکید شوێنگۆڕین کاریگەری زۆریە چونکە ئەو گوڵە پێشتر وتم لە مەشتەلەکان ئەو پەڕی کەش و هەوای بۆ دابینەکرێ
یعنی تەجروبەی هەیە ئەو کەسە تەجروبەی هەیە ئەم گوڵە حەز بە کوواکە بەس کاتێ ئیهێنیتە ماڵەوە لەوە چ ئەوە دەست نەیات پێشی ئەچێ تاوەکو خۆی ڕائهێنێ لەگەڵ ئەو کەشوهەوەە من پێم باشە ئەو خانمەی کە گوڵەکە ئەکڕێ یەکەمین شت کە هێنایەوە ماڵەوە یەکسەر نەقلی نەکات ئینجانەکەی نەگۆڕێ بە وازی لێ بێنێ بەڵێ وازی لێ بێنێت چەند ڕۆژێک ئەنجاوەکو زۆر جار هەر گۆڕینیشی هەنێک بۆ هەنێ نەمان باشترە واتە بۆ نەشوێنەکەی زۆر سێبەرە هەڕناکیلینە ئەو کاتە ڕەنگە باشتر بێ بۆ گوڵەکە ئەو خانمانی کە من دێن لەم پێیانڵ ئێستا بڵێن ئەو گوڵە حەزی لە هەتاوی ڕاستەوخۆنیە حەزی خانمەکەش زۆر زۆری حەز لێ گوڵڕاگرێ ئەڵم ئەگەر تۆ چەند ئینجانەیەکت هەیە لە ماڵەکە ئەتوانی شوێن گۆڕکی پێ بکەیت ئەتوانی ڕۆژانە مەسەلەن لەو کاتەی هەتاوەکەیەتە ئەو ئاستە مەسەڵەن لای مەدخەلەکەم ئەڵم ئەتوانی لەو فتریا سەعات 11 تاوەکو سەعات 3 پێخە ئەم لاوە دوای بهێنەرەوە ئەو جێگای خۆی ئەگەر ئەو کەسە توانی بەو شێوەیە بکات چەند ئینجانەیەکیش بێ پێم وایە ئەتوانێت ئەوە بکات ئەو نەمامانە چین کە زیاتر خواستیان لەسەرە لای هاوڵاتیان یعنی بەعام خانمان یاخۆت هاوڵاتیان حەزەکەن بیبن لە مورزاندا زۆر جار دەڵێن گوڵ زۆر نامێنێتەوە تەنها لە وەرزی گوڵانایە بۆ نمونە گوڵەکە زیاتر ئەوانە دەبرێت یاخۆت ئەوانەی کە زیینن باشتر دەمێننەوە هەمیشاوی کە حەزیان لێە کڕیار حەزی لێ گوڵەکەی بمێنێتەوە دایم بێ ئەڵە گوڵێک دایم گوڵی پێوە بێ بەڵام لە کەشوهەوای وڵاتی ئێمە ئەوە کەمە گوڵێک دایمە گوڵی پێوە بێ زۆر کەمە شتیوە بەس ئەوەی کە ئەمێنێتەوە ئەشکەوێتە سەر چۆنیەتی بەخێوکردنی ئەنجا ئێمە گوڵمان زۆرە لەو گوڵە وەرزیەکانیان پێڵین وەکو چاوەپشیلە و پاتۆنیا و ئەوانە نرخیشیان نرخەکانیشیان زۆر هەرزانە توانین لە ناو باخچەی ماڵەکانە فەسڵێکی باش جوانیەکمانە دەنێ بەڵێ ئاسانە ئەنجا توانین تۆ وەرگریتەوە ساڵانە خۆت بێڕۆینیتەوە چەند کاتێک جوانیەکی تایبەت تایاتێ بەڵام ئەوانەی تریان بێگومان ئەوەی کە گوڵی کە ئەمێنێتەوە خواستی زۆرترە بەڵام عادسەنەوانە نرخیشیان گرانترە ئەو گوڵانە خاتون ڕۆست دەرفەتمان زۆر نەماوە پێم خۆشە یەک پرسیاری تر زۆر جار باز لەوە دەکرێت لە ڕووی زانستی و یاخود ئەوانی بە تەجروبە لەگەڵ گوڵەکانە سەرکاریان هەیە تریکیان بۆ کرد هەنێک گوڵ لەگەڵ هەنێکی گوڵی تر نایان کرێ یان زۆر جار کۆمەڵێک گوڵ لە شوێنێک دانی ژینگەکەی یەک لە یەکتر تێگەدەن شتیوا هەیە چەند گوڵێک ببێتە هۆی ئەوەی کە گوڵەکانی تر ژینگە یەکتر تێکدەن وڵاهی ئەوەیان ئەو پرسیارە زۆر قورسە من بە پێی تەجروبەی خۆم شتیوام ئەوە نەکرێ چونکە گوڵی زۆر زۆرماندانەوە بەس ئەوە ناهەیە ئەم گوڵا حەزی لە بڵین حەزی لە هەتاوە ئەویان تەحمل ئەکا تەحملەکە لەگەڵ هەتاوە بەس ئەمیان تەحمل ناکە کاتە بێت ئێمە تەنسیخ بکەین لە نێوان دانانی گوڵەکان ناکرێت گوڵێکی ئەوەی کە زۆر خۆرە تاوی یەکێکیش حەزی لە سێبەرە لە پاڵی ئەمە لەمەوە دوو بێ قسەکە بەڵێ بەڵێ ئەوەی ناکرێت ئێمە بین جەهەنەمیەک لەگەڵ کڵانشۆیەکە دانین چکە ئەو جەهەنەمیە پێویستی زۆر بە هەتاوی زۆرە بەڵام کڵانشۆیەک پێویستی بۆ تەحملی هەتاوە ناکە ئەبێ بگەڕین بە دوایەوەی کە ئەمیان حەزی بێکوێ و ئەویشیان حەزی بە خاتون ڕۆز ئێمە دەرفەتمان نەماوە گەر لە کۆتایی یاخۆت بەڕێستان شتێکتان مابێت یاخۆت زانیاریەکتان مابێت یان چیت هەیە بۆ هاوڵاتیان تاوەکو لە مورزەدا وەکو کۆتا قسەت بێ بۆیان وڵاهی دەستخۆشیم بۆ ئێوە سوپاستانەکەم بۆم دەرفەتە بۆ هاوڵاتیانیش بەڕاستی گوڵە سروشتیەکان ئەرک و ناڕەحەتی هەیە خانمان زۆر جار لێ بەخوای تر تەواو من نایکڕم ئەو نە عەزێت یعنی دڵم ئێشێ کاتێک گوڵەکەم مشکە بێ ئەگریم بەلایەوانە بەڵام هەر گوڵە سروشتێکە جوانێکی تایبەتی هەیە وەکو لە گوڵێکی نایلۆن لە بیریشمان نەچێ ئاسوودەی دڵ و دەروونە یعنی زۆر جار لە ماڵە وا لە ئینسان دەکات دڵ دەرونی هەمیشە ئارام بێ وا ماڵ جوانتر بکە بۆ بەرچاوی ئێمە زۆر زۆر باش مرتاحێکی زۆر زۆریان لەگەڵا ئەو خانمانەی برایانیش زۆر کات کە خۆیان حەزیان هەیە لە گوڵ ئەوان ئەزانن یعنی لە کەسەکەی بەرامبەریان تێگەن کە ئایا ئەمە حەز و خولیایە و سەرگەرمیەکە لەگەڵ ئەم گوڵانەیە یان چی ئینشاڵە ئیسفادێکمان گەیاندە بێ سوودێکمان هەبوو بێ
دەستخۆشیم زۆر سپاس بۆ خاتون نەورۆزەیزت کە لەگەڵمانە بوو شارەزا لە بوابەری نەما بوو گوڵە زۆر سپاس سپاسەکەین خاتونەوە سەرکەوتوبی سلامت من لەشتان ساغ بێ و باخەسود و بەختەوە بن وەڵایزان ئەگەر هاوکارانمان ئاماژەمان پێ بکەن بزانین تەواوی پیریان بابەتی ترمان ماوە باشە کاگعادل تووڕە بۆ لە هیچ کات نەماوە بەڵایزان لەگەڵ هاوکارم هۆنیان بردۆ بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامیان ڕۆژمان پێشکەشکردن سپاس بۆ هاوکارانم کاکەماکوان و کاکە هەردیش لە بەرامبەر من تا پرۆگرامی تر و خاتان سێری هیوادارین بەهارێکی تایبەتتان هەبێ هەر شاد بن و ئاسوودە بن خوازان بکەن